سڵاوتان لێبێ بەڕێزانە و کاتتان باش خۆشحاڵین لە چالاکێشی تر لە چالاکیەکانی ئەکادیمیای مەگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری پێتان دەگەینەوە لە شەوێکی تری شەممە. وەک دەزانن ئەکادیمیای مەگامایند پلس لە سێ تەوەردا چالاکیەکانی خۆی چڕ کردوتەوە، ئەوانش پەروەردە، ڕاهێنان، ڕاوێژکاری، کە هەوڵمان داوە هەر هەفتەیەک یان هەر جارێک لەسەر بابەتێکی هەنووکەیی، بابەتێکی پێویستی کۆمەڵگای کوردی یان دامەزراوە پەروەردەیەکان، چ مامۆستایان بن، چ دایک و باوکان بن، چ قوتابیان و خوێندکاران و فێرخوازان بن، بخەینە بەرباس و لێکۆڵینەوە. دوای ئەوە کەسایەتێکی گونجاو بۆ ئەو بابەتە بدۆزینەوە بۆ ئەوی بابەتێکمان پێشکەشکە، ئێوەی بەڕێزش بتوانن بای لە ڕێگای سەرنج و پرسیارەکان بابەتەکە دەوڵەمەندتر بکەن. ئەکادیمیای مەگامایند پلس جگە لەو وێبیناری شەوانی شەممە چەندین کتێبیشی لە بواری پەروەردە و ڕاهێنان و گەشەپێدانی مرۆیش چاپ کردووە و ئێستا لە بازاڕەکاندا بەردەستن. هەروە فەرەنگی ئەلکترۆنی زاری هەیە کە بە شێوەی ئەلکترۆنیە و بەردەستە. جگەلەوە کەناڵێکی یوتیوبی تایبەت بەخۆی هەیە کە هەموو وێبینارەکان و چاڵاکیەکان و وەرکشۆپەکانی تریشی تێدایە. ئێستا زیاتر لە 350,000 ڤیوی هەیە و نزیکەی 8,000 سەبسکرایبێکی هەیە و 250 نزیکەی 250 ڤیدیۆی تێدایە. بەم دوایەش چەناڵێکی تایبەتی ژیری دەست کرد بۆ مامۆستایان بە زمانی شیرینی کوردیماندانا کە ئەویش دوایی لینکەکە دادنێن بۆ ئەوەی بەڕێز تاکو بتوانن هەم سوودی لێ ببین، هەم سوودی پێ بگەین و هەمیش لەگەڵ هاوپیشەکانتان بەشی بکەن. بۆ ئەم شەو بابەتێکی گرنگ هاتوۆتە پێشێ کە بەرەو تاقیکردنەوەکان دەچین، بۆیە قوتابیان لە هەر ئاستێکی خوێندندا بن کە دەڵێ تاقیکردنەوە تۆزێک تووشی ترس و دڵڕاوچێ و نیگەرانیەک دەبن. بۆ ئەم شەو باز لە هۆکارەکانی ئەو ترسە دەکەین، زانین هۆکارەکانی ئەو ترسە لە تاقیکردنەوە چییە و بە شێوەی زانستیش چۆن دەتوانین ئەو ترسانە لەلایەن قوتابی، خوێندکار، فێرخواز بڕەوێنینەوە، بە چ میکانیزمێک دەتوانین بیکەین. بۆ مەبەستە داوامان لە بەڕێز پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر کەریم کرد کە بەڕێزیان خاوەنی بڕوانامەی دکتۆرایە لە ڕێگەکانی وانەوتنەوە لە ساڵی 2019 لە زانکۆی سەلاحەدین. هەروە لە 2011 شەوە ماستەری هەیە هەر لە بواری ڕێگەکانی وانەوتنەوە لە زانکۆی سلێمانی. بەڵام جگەلەوە خاوەنی چەندین توێژینەوە و هەروە خاوەنی چەندین پەرتووکی باشیشە لە بواری وانەوتنەوە و لە بواری پەیوەندی لەگەڵ پەیوەنددار لەگەڵ بواری پەروەردە و وانەوتنەوە و قوتابی و خوێندکار و فێرخواز و ئەو بابەتانەی کە لەم تەوەرەدا دەخولێنەوە. هەروەها چەندین بەشداری هەبووە لە وەرکشۆپ و کۆنفرانس و خولی ڕاهێنان، هەم وەکو پێشکەشکاری سەرەکی، هەم وەکو ڕاهێنەر، هەم وەکو بەشدار بووش کە لەگەڵ چەندین گۆڤاریش کار دەکا. دەستەی نووسەرانی گۆڤاری زانستی و ئەکادیمیشە. ئینشاڵڵا دەبوو پرۆفسۆریەکەشی تەواو دەوێت تەقدیمی کردووە، ئینشاڵڵا ئەویش کەسێکی شایستەیە. هەوڵ دەدەین دکتۆر جان لە ماوەی 45 خولەکێک بابەتەکەی خۆت تەواو بکەیت، چونکە بابەتەکە قسە هەڵدەگرێت. دەمانەوێت بەشداربووانیش دەرفەتی ئەویان هەبێ پرسیار ئاراستەی جەنابەت بکەن یان سەرنجی خۆیان بخەنە ڕوو. بەڕێزان تکایە پێویست ناکە ناوەکانی خۆتان بنووسن. دوای ئەوە ئێمە بەڕخسەتی دکتۆر سلایدەکانیش دوای شێر دەکەین لەگەڵیان، دوایی تۆماریش دەکرێت، تۆمارەکەش دادنێن ئەوانەی بەشێکیان لەدەست دەچیان، ئەوانەی دەرفەتیان نەبووە ڕاستەوخۆ لەگەڵمان بەشدار بن، هەر لە چەناڵ یوتیوبەکە دایدەنێن. مایکەکانتان دابخەن تکایە تاکو قسەکانی خۆی تەواو دەکات دکتۆر. ئەگەر 5 دقەیەکمە چاتەکە دەکەینەوە بۆ ئەوەی بتوانن ئێوە سەرنجی خۆتان بنووسن، دەتوانن چ بنووسین لە چات بۆکس پرسیارەکانتان یان سەرنجەکانتان ئاراستەی دکتۆر بکەن، چ دەستان بەرز بکەنەوە تاکو مایکتان بۆ بکەینەوە قسەکانی خۆتان لە کۆتاییدا بخەنە ڕوو. دکتۆر ئێستا لای من ساعت 9:07 بە کاتی هەولێر.
ئەگەر لە ماوەی 40 بۆ 45 خولەکێک بابەتەکە تەواوکەی زۆر باشە، ڕەنگە ئەگەر 5 خولەکێک ما بەبیرت بێنەوە گەنا بۆ خۆشت توانیت باشتر. ئێستا سلایدەکە دیارە بەس ئەگەر بیبێەوە سەر تایتلەکە لە بیدایەتەوە دەست پێکەی ڕەنگە باش زۆر باش. بەناوی خی گەورە، سپاس بۆ کاکتۆریمداد، سپاس بۆ ئەکادمیای میگاماین پلاس کە شەوانی یەکشەممە ئێمە ئاشناکە بە کۆمەڵێک بابەتی سەردەم و پەروەردەیی. سپاس بۆ هەموو ئەو مامۆسایانەی ئەو دکتۆرانی کە لێرە بەشدار بوون. هیوادارم بتوانین ئەم بابەتەکە بابەتێکی هەنووکەیە و ئێستا لە هەموو ماڵێکە بوونی هەیە، کۆمەڵێک سەرنج و تێبینی ئەکادمی لەمڕۆ بخینە ڕوو. ئەم بابەتەیە لە ڕاستیە کاکتۆریمداد خۆی ئاگدارە ئێمە بابەتێکی تری زانستیمان هەڵبژارد بوو بۆەوەی کامڕۆ باسی بکەین، بەڵام کۆمەڵێک مامۆسایی بواری پەروەردە ئەم بابەتەمان ئێمە لە ڕێکخراوێکی تر پێشکەش کردبوو. پیان ڕاگەاندم کە پیان خۆشە ئەم بابەتە دووبارە بکرێتەوە، لەوێ ئامادە نەبوون، بۆیە کاکتۆریش پێی باش بووتی کاتەکەی خۆیەتی و ئێستا کاتی تاقیکردنەوەکانە ئەم لە زانکۆم لە وەزارەتی پەروەردە و هەموو ماڵێک قوتابیەک دوان یان هەر هەیەی لەم بابەتی ئێستا لە ناو تاقیکردنەوەکانی میدتێرم و بڵێن لە بابەتی 60%ەکەی پەروەردەیە. جا بۆیە ئەمە پەیوەندی بە هەمومانەوە هەیە، بابەتێکی هەم کۆمەڵایەتی هەم پەروەردەیە. پێمان باش بوو ناونشانەکەی بەم شێوەیە دابنین، هۆکارەکانی ترس لە تاقیکردنەوەکان و میکانزمەکانی ڕەوانەوەیان لای قوتابی یاخود خوێندکار. طبعاً ئێمە وەزارەتی پەروەردە ئەگەر ئاگدار بین لە دەستوری یاسای بڵێن پەروەردە بەم دوایانە لە پەرلەمانی بڵێن کابینەی پێشوو تەصدیق کرا، وشەی قوتابی بەکارهێنا بۆ بنەڕەتی و وشەی خوێندکاریشی بەکارهێناوە بۆ ئامادەی بەسەرەوە. یعنی تر ئێمە ئەو قوتابی خوێندکار مەبەستمان هەر لە بنەڕەتی و ئامادەییە و لە ڕێنمایەکانی وەزارەتی پەروەردە لە دوای کۆنفرانسی ساڵی 2007 کە گۆڕانکاریکی گەورە کرا لە بواری پەروەردە، بە تایبەتی گۆڕانکاری لە پرۆگرامەکانی خوێندن و هاتنەکایی سیستمی بنەڕەتی لە بری سەرەتایی و ناوەندی، ئیدی لەوە بە دواوە ئەو ڕێنمایانە قوتابیان بۆ بنەڕەتی بەکارهێنا و خوێندکاریشان بۆ ئامادەی بەکارهێنا بۆەوەی ئێمە لێرە قساکەین لە ڕووی ئەکادمی و بە بەڵگەوە قساکەین. مەبەستمان لە هێنانە ناوەی ئەو دوو زاراوە و دوو چەمکە هەم قوتابی هەم خوێندکار ئەوەیە. طبعاً ئەوانەی مامۆسایانی کە لێرەن هەمویان سەر و ساختیان لەگەڵ پەروەردە هەیە، هەندێکیان دکتۆر و مامۆستای ئێمە بوون. ترس ئەلبەت ئێمە مەبەستمان لە دڵڕاوکێن نییە لێرە، ینی دڵڕاوکەی تاقیکردنەوە جیاوازە لە ترسی تاقیکردنەوە. ڕاستە دڵڕاوکێش ترس دروست ئەکا، بەڵام ئێمە لێرە مەبەستمانەوەیە ئەو ترسی کە هەمانە ئێمە لە تاقیکردنەوەکان من بۆ خۆم هەتاوەکو گەشتمە دکتۆراشە ترسێکم هەبوو کە یانوت سبەینە تاقیکردنەوەیە. ینی ئەم شتە لای هەمومان بەرجەستە بووە. هۆکارەکەی چییە؟ ئێمە کۆمەڵێک گەڕاوین بە دوای لە ڕاستیە لە کتێبەکانە زۆر کەم بینیومە، ینی لە ئەو توێژینەوانی کە کراون چاوپێکەوتن ئەو ڕیسەرچانەی کە من بینی و من و لەگەڵ کۆمەڵێک لەو واقعی کە خۆم تیا ژیاوم توانیمانە ئەمە هەڵێنجێنین. ترس لە تاقیکردنەوە ئەتوانین بڵێن بارێکی یاخود هەستێکی نەرێنیە ڕوبەڕووی تاکە بێتەوە لەبەر ئەنجامی هەندێک باری هەڵچوونی ئیدی ئەوە شەرمنی بێت و ڕەبوون بێ پەڕگیریەک دروستەکە لای ئەو تاکە بەسەری بۆ ترسان لەو بابەتیان لەو شتە هەڕەدا و دروست ئەبێ. ترس لە تاقیکردنەوە مەترسیە کە ڕوبەڕووی تاکە بێتەوە، ئیتر لە هەر قۆناغەیەکا بێ، هەر لە سەرەتاییەوە بگرە هەتاوەکو گاتە قۆناغی خوێندنی باڵا، کەوا لەو قوتابی خوێندکارە دەکات هەست بە نائارامی دەرونی بکات لە هەڵوێستێکی چارە نووساز کە بەرەو شکست دەیبن. یعنی ئەم ترسە هۆکاری ترسەکە شکستە. ئەگەر نا یعنی تەلەبەی زیرەکشمان هەیە، هیچ کێشەیەکی نییە، جاری وایە ئێمە بۆ خۆمان هەموو شتێکمان بۆ نمونە زانیوە، بەڵام ترساوین لەوەی کە
دەرنەچین، ترساوی لەوەی کە شتێکی مفاجئەمان بۆ دروست بێت، ترساوی لەوەی کە نازانین پرسیارەکە چییە. لە کاتێکە یعنی ئەم ترسا لە واقعی پەروەردەی هیچ وڵاتێکە هیچ شوێنەکە نابێ هەبێ. و ئێمە هەمومان ئەوانی کە ئێستا گوێگرین لە ڕاستیە گەر بچینەوە بەرێ بکەینەوە بە ژیانی ئەکادمی خۆمانە لە قوتابخانەوە بیگرێ تاوەکو خوێندنی باڵامان تەواو کردو هەمومانەوە ترسەمانە. بۆ ئەم ترسانەمانە بۆ لە ڕاستیە ئەمە پرسیارێکە کۆمەڵێک خاڵوای لێ کردوین ئێمە ئەم ترسانەمان لا دروست بێت. طبعاً دیارە ترس لێرە وتومانە ترس لە هەموو قۆناغێکی گەشەی مرۆڤ هەیە، یعنی ترس لە مناڵیە هەیە، لە گەورەیە هەیە، لە هەموو کاتێکە لە قۆناغەکانی گەشەی ئینسانە مرۆڤ لە هەموو قۆناغەکانە بوونیان هەیە. دیارە بەپی ئەو قۆناغی ئینسانی تایە ترسەکەش ئەگۆڕێ. ترس وەکووتمان ئەگەر هەبێ بارێکی ئاساییە، ترس ئاساییە بۆ هەموو کەسێک لە هەموو شتێک لە تاریکی، لە بەرزایی، لە تاقیکردنەوە، لە جەنگ، لە هەر شتێک لەوانە بترسین. بەڵام ئەم ترسە نەگاتە سنوورێک کاریگەری لەسەر دەروونمان دروستکە و نە ئاراممان کە بەرامبەر بە ئەو شتانێ بەرات بەتایبەتی لە تاقیکردنەوەکان ئاوات لێکا جاری وایە تۆ زانیاریەکانت بیر بچێ. جا بۆی سەرتانەیە شێنم هۆکارەکان زۆر بە کورتی ئەتوانم ئەم خاڵانە باس بکەم. یەکەم ترس لە تەمەنی ئەتوانین بڵێن 8 بۆ 9 ساڵیەوە دروست ئەبێ لە پۆلی دووەمی بنەڕەتیەوە دەست پێکە تاوەکو هەست بە لێ پرسراوێتی زیاتر بکەین ترسەکەمان زیادەکە. واتە ئەو تەلەبەی کە تەلەبەی ماستەرە ترسی زۆر زیاترە لەوەی کە تەلەبەی ئامادەییە، ئەوەی کە پۆلی 12 ترسی لە پۆلی 10 و 11 زیاترە، هەتاوەکو بیگرە بەرزتر بێتەوە بەرپرسیارەتەکە ترسەکە گەورەتر و زیاتر ئەبێ لە شکست وەکاری ترسەکەمان. دیارە لە تەمەنی 9 بۆ 11 ساڵی لە ترۆپکی ترسانە لە شکست لە تاقیکردنەوە بە پێی هەندێک لە بیرروبۆچوون و لە دووتوی کتێبە پەروەردەیەکانە بۆمان بۆ باسەکە و ڕەنگە هەر ئەم هۆکارش بوو بێت کە لە 23-24-25 ئایاری ساڵی 2007 بڕیاری ئەوە دراکە قۆناغی بنەڕەتی لە هەرێمی کوردستانە دروست بێ و تاقیکردنەوەکانی پۆلی یەکەم و دووەم و سێم کە لەو تەمەنان تاقیکردنەوە نەمێنێ و بە دەرچوو حساب بکرێت و دواتر هەموارێکیان کردوێتەوە بەوەی کە بەڕاوێژ لەگەڵ دایک و باوکەکە بابەتی بیرکاری و کوردی بۆ قوتابیەکە بخەنە ڕوو ئەگەر زۆر باش نەبوو بمێنێتەوە ئەگەر هەردوو لە ڕێککەوتن. دیارەوە بڕیارێکی زۆر باش بووە لە ڕووی پەروەردەییەوە پۆلی 1 و 2 3 کەوتن نەبێ، بەڵکو یعنی بۆ کەوتن نەبێ هۆکارەکە ئەوەیە کە ترس لای ئەم مناڵە دروست نەبێ و بتوانێ قوتابخانە ببێتە چێژ و خۆشی بە چێژ و خۆشی فێر بێ، وەک ئەوەی کە ئێستا ئەمڕۆ بانگژی زۆر بۆ واکرێکە فێربوونی کارا و فێربوون لە ڕێگەی یاریکردنەوە هەموو ئەوانی کە ئێستا لە برەوەیە. طبعا لە زانکۆشە ئەگەر ئێمە باسی لێوە بکەین سیستمی بۆلۆنیا دروست بوو. لە سیستمی بۆلۆنا بڵێن یان پێواژۆی بۆلۆنا ڕاست وایە ئەو هینیان تقریبا ئەو ترسیان تا ڕادێک ڕەواندووەتەوە لەوەی کە قوتابی ئەتوانێت چەند وانەیەک یعنی بمێنێتەوە بچێتە خۆناغەکەی تر و لە خۆناغەکەی تر ئەتوانێت بە پێویستی خۆی ئەو تاقیکردنەوەانە بکە و چەندیش تاقیکردنەوەی تری یعنی بە پێی CTS-ەکان لە زانکۆ ئەتوانێت ئەو واتە مەفهومی کەوتنیان تا ڕادەیەک لە زانکۆش بە پێی پێواژۆی بۆلۆنیا کاڵ کردەوە. ئەمە شتێکی زۆر باشە وایە بۆ ئەوەی کە بەڵام ئەم ترسە ئەم ترسەکە نەمێنێ ئەبێ شوێنی بگرێتەوە، ئەبێ ئێمە تێگەیشتنمان هەبێ بۆ ئەمە کێ دروستیەکان تێگەیشتە طبعاً مامۆستا لەلای قوتابی خوێندکارەکانی ئەبێ دروستیان بکە. ترس لای هەردوو ڕەگەزی قوتابی هەیە، هەم نێر هەمێ. طبعاً لە تاقیکردنەوەکانی شارلز سپێرلنبێرگ ئەوانی مامۆسایان دەروونزانی ئەزانن تاقیکردنەوەیەکی دڵەڕاوکەیە لەسەر تاقیکردنەوەیەکی ستاندەری دڵەڕاوکەیە باز لە دڵەڕاوکەیەکە لە تاقیکردنەوەش زۆرتر دەرکەوتۆ لای من کچ هەیە، یعنی تەنانەت لە ترسەکانە یعنی لە دڵەڕاوکێشە لای کرد زیاترە لە ترسیش لە تاقیکردنەوە بۆ
کۆمەڵێک باری هەڵچوونی و فسیۆلۆجیش ئەم بابەتە هەیە. ئێمە لە زانکۆ مامۆسایانی بایۆلۆجی بۆ خۆم سەرک بەش بووم چەند ساڵێک هاتوون توێژنەوەیان کردووە لەبەر لە تاقیکردنەوەکە فشاری خوێندکارانیان گرتووە، فشاری خوێنیان گرتوون، بزانن چۆنەوە لە دوای تاقیکردنەوەکە بزانن فشاری خوێنیان چۆنە. دەرکەوتووە تاقیکردنەوە فشاری خوێنیش بەرزەکاتەوە، لێدانی دڵزیاکە. یعنی ئەمانە من بۆ خۆم لە ناو واقعە ژیاوم و بینیومە. شێوازی مامۆستا هۆکارێکی تری ترسە، واتە مامۆستا بەوەی کە بە قوتابەکان ئەڵێ ئەم تاقیکردنەوە دەرێخا کە کێ زیرەکە و کێ فاشل. ئەمە تاقیکردنەوەیە دەبێتە ئەم تاقیکردنەوە بەم قسەی مامۆستا کە ئەم تاقیکردنەوەی من واتان لێکا کە بتان ناسم، ئەمە لە ڕاستیە لە ڕووی پەروەردەییەوە ئەبێتە ترسێکی کۆمەڵایەتی، سەرباری ترسی مەعریفیەکەی. ئەم یعنی سەنگی تۆ بەپێی ئەو نمرە و ئاستەیە کە لە لای مامۆستا بەدەستێنی لە ڕاستیە بەر لە تاقیکردنەوەکە گەزیرێکیش بێ ئەم ترسی لا دروستە بێ. یعنی واتە بارێکی تر سەرڕای ئەوەی کە ترسێکی معریفی هەیە لەوەی کە لە تاقیکردنەوەکە باشە بێ خراپ، ترسێکی تری لا دروستە بێ کە ئەویش ترسێکی کۆمەڵایەتیە. ئایا من ئەبمە ئەو کەسە خۆشەویستە یا ئەو ڕێز و شکۆیم ئەبێ لای مامۆساکەم یاخود واتە هۆکارێکی ترس مامۆساکانن ئێمەین بەو شێوەیە هەڕەشەیەک لە تەلەبەکەکە یاخود ئەوێ تەلەبە زیرەکەکانم پێ پەسەندترە. ئەمە لە ڕاستی هۆکارێکە بۆ ئەوەی کە قوتابی خوێندکارەکانمان بترسن. جەختکردنەوەی مامۆستا لەسەر نمرەی تاقیکردنەوە لە ئامڕازەوە دەکات بە مەبەست. طبعاً زۆرێک لە کتێبەکانەوانی کە باس لە ترس بکەن و تاقیکردنەوەکانیش ئەڵێن الامتحانات وسیلة وليس الغاية. تاقیکردنەوەکان ئامڕازێکن بۆ ئەوەی کە مامۆستا ئاستەکان بزانێ، نەک مەبەستێک بن بۆ ئەوەی کە بەکاری بێت. جا ئێمە ئەگەر لە کۆتاییە یعنی بڵین چ هۆکارێک زۆر هۆکارن، یعنی هۆکاری سەرەکیە بۆ ترس، ئێمە توانین بڵێن نمرە. یعنی ئێمە گرفتی ئێمە لە وڵاتی ئێمە تا ئێستشی لەگەڵا بێ بە تایبەت لە خۆناغی ئامادەیە نمرە هۆکارێکە بۆ ئەوەی کە ئەم قوتابیە خوێندکارە بترسێ و تەنانەت لە زانکۆشە ئەوانەی ئەوائیلەکانن سەیرەکەی نمرە بووەتە گرفتێکی گەورە بۆیان. ئەمانش زۆر جار بوونە بە ئامڕازێک، بوونە بە مەبەستێک بەدەستی مامۆساکانەوە کە بەداخەوە خۆی ئەبێوانە بێ. هۆکارەکانی تری ترس دەرکەوتووە لە هەندێک لە یعنی بابەتی بڵێنلقی وێژەیەکان مرۆڤایەتیەکان، بابەتە مرۆڤایەتیەکان، کۆلێجە مرۆڤایەتیەکان زیاترە وەک لە زانستیەکان، لەبەرەوەی ڕەنگە هۆکارەکە بۆ بێت کە قەباری معریفە لە بواری مرۆڤایەتیە زیاترە، زۆرترە لە ئەو قەبارە معریفەی کە لە زانستیەکانە، لە کۆلێجە زانستیەکانە هەبن. ڕەنگە لەوێ عەمەلی تیا بێ بەرکەوتنێکی ڕاستەوخۆی لەگەڵ مامۆساکە ئەبێ، لەگەڵ کەرەستە و ماتریاڵەکانە ئەبێ قوتابی خوێندکارەکە هێوتر بێ لەوەی کە هەمووی ساڵ و مانگ و ڕۆژ و ئەدەب و ئەو بابەتانی کە لە بواری مرۆڤایەتیان ترسیان زیاترە وەک لە بابەتە زانستیەکان. هۆکارێکی تر لە هۆکارەکانی ترس ئەو کەسانی کە بۆ خۆیان گرفت و کێشەیەکیان هەیە یاخود باری دەرونیان ناجێگیرە لە کاتی تاقیکردنەوەکانە، ئەمە دوو جار ئەبێتە هۆکارێک بۆ ترسیان و هەڵوێستێکیان لە پێشە خۆشیان بۆ خۆیان گرفتێک کێشەیەکیان هەیە، دیسان ئەمە ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە زیاتر بترسێ لە کاتی تاقیکردنەوەکان. هۆکارێکی تر لە تاقیکردنەوە لە ترس لە تاقیکردنەوەکان چاوەڕوانیەکانی خێزانە. بەداخەوە ئێمە لە خۆمانەوە دەست پێ بکەین ئەڵێ کوڕی دکتۆرێکە، کوڕی مامۆستایەکە نابێتۆ نمرەی 5 لە دەبێنی، نابێتۆ بۆ نمرەکەی 7 لە پۆلی 12 بێنێ، لە زانکۆ نابێ ئەوائل نەبێ. لە ڕاستی ئەمە هەڵەیەکی گەورەیە، ئینسانەکە بە باوکی بە دایکی ناچوێنرێ و ئێمە دایک و باوکمان نەخوێنەوار بووە و ڕەنگە هەنێکیان هەر نەیانزانی بێت ئێمە لە چ خۆناغێکی خوێندناین
لە بەردەوام بووین و توانیمانە و هاندەرمان بوون، تەنها ئەوان توانیویانە هاندەرمان بن و بڵێن دامە بڕێن ئێمە پێداویستەکانیان بۆ دابین کردوین و سادیان نەکردوینەتەوە لەوەی کە لە خوێندنمان بەردەوامین کۆشش بکەین. بەڵام ئەوەی کە ئێستا ئەبینرێ لە ڕاستی ئەڵێ تۆ نابێ بۆ نمونە لەنەوە هەش کەمتر بێنی. ئەمە ترسێکی گەورەیە هەر لە ئێستەوە ئەم تابی ئەم خوێندکارە لە ڕاستیە ترسەکەیشی ڕەنگە بەرەو فۆبیا بیباوە بەرەو ئەو بیبا کە هەر ئەو شتێشی کە ئێزانێ ئەو چاوەڕوانی کە خۆی لە خۆی هەیە لەوانەیە لە دەستی بدە. ئەمە هۆکارێکی زۆر گرنگە چاوەڕوانەکانی خێزان دیسان لە توێژنەوەکانە من بەرچاوم کەوتووە. واتە ئێمە واز لە مناڵەکانمان بێنین بە گوێرەی تواناکان ئینسان هەر زانستێکمان هەیە بە ناوی علم النفس الفارق. علم النفس الفارق جیاوازی تاکایەتی زانستێکی گەورە و دوور و درێژ و پڕ لە یعنی هەوراز و نشێ و بیر و ڕا و تیۆر و تایبەت بەخۆی هەیە. ئینسانەکان ئەگەر وەکو یەک بن ناتوانن، یعنی ناکرێ هەموو ماڵێک هەموو مناڵەکانی وەک یەک بن، ئەو چاوەڕوانیە ناکرێ نابێ هەبێت. ئەمە ترسێکە لە تاقیکردنەوەکان زۆرێک دروست هەبێت. حاڵێکی تر لە هۆکارەکانی ترس ڕێکارەکانی تاقیکردنەوەیە. لە ڕاستیە مامۆستایان بۆ خۆتان ئاشنان هاتو چۆکردنی مامۆستا، ڕیسکردنی لە ڕادەبەدەری ئەو ڕێکارە توندانەی کە لە پۆڵەکانی تاقیکردنەوە ئەگیرێتە بەر. یعنی ئینسان لەم زروفە ئێمە ئەگەر بتەوێ بەراوردی ئێستا لەگەڵ ڕژێمی پێشوا بکەین، ئێمە لەگە ساڵانی هێشتاکان نەوەتەکانمان بیر بێ لەگەڵ ئێستا ئەبێت جیاوازەکە کرانەوەی ئەم خەڵکە بە دیوی ئەم دنیا و سەرمایەداری و جیهانی AI و ئەم سەردەمە لە ڕاستیە نابێ ئەو ڕێکارە توندەی کە کاتی خۆی گیراوەتە بەر بۆ تاقیکردنەوەکان ئێستش بۆ جدیاتە بێ. هۆکار چییە بۆ وا نابێ؟ یعنی ئێمە ناکرێ بڵێن هیچ قوتابیەک نابێ بجوڵێتەوە لە شوێنی خۆی، داوای هیچ مەکە لە هاوڕێکت بەبێ پرسی. ئێمە تاقیکردنەوەمان کردووە بە شوێنێک هەر بۆ خۆی مەترسیە، ینی هۆڵی تاقیکردنەوەکە کە ئەیبینیت بەو شێوەیە ڕیسکراوە و ئەو هەموو مامۆستا و لە شوێنی خۆی و دێت و ئەچێ ڕاستیە فۆبیایە دروستەکە لە حد تەنانەت مامۆستەکان بۆ خۆیان سڵە و کەشاکەنەوە. ئەمەی بۆچیەتی نازانم، یعنی تۆ تەنانەت پێواژێ بۆڵۆنیاڵە کەوتن نەماوە لە پۆل 1 و 2 3 هەر کەوتن نییە. یعنی ئەمانی تریش ئەگەر لە ڕاستیە بتەوێ ئێمە پرۆگرامەکانی خوێندنی قۆناغی بنەڕەتی من بۆ خۆم پەرتووکێکمەیە لەسەر پرۆگرامەکانی خوێندن. ئەم پرۆگرامانی کە ئێستا دانراون هیچیان بۆ ئەزبەرکردن و گەڕانەوەی زانیاری نییە. لە ڕاستیە بابەتێکی وەکو زانست لە قۆناغی بنەڕەتیە لە ڕاستیە نەک قوتابی هیچ مامۆستایەک ناتوانێت ئەزبەری بکە. یعنی ئەگەر بتەوێ هەموو پێناسەکانی بۆ بێنیتەوە و ئەو پرسیارانە وەکو شێوازی پرۆگرامی بابەت مامەڵی لەگەڵا بکەی کە لە ساڵانی پێشوە هەبوو و لە سیستەمەکانی پێشوە هەبووە، لە ڕاستی ئەمە دروست نابێەوە زۆر هەڵەیە. بۆیە ڕێکارەکانی تاقیکردنەوە هۆڵی تاقیکردنەوە کاتی خۆی بووە بووە لەبەرەوەی فەلسفەی ئایدیاڵیزم لەوێ پەیڕەو کراوە لە سەردەمی ڕژێمی پێشوە. پرۆگرامەکانمان چڕۆ گەورە بوون هەمووی ئەبوو لەبەر بکرێەوە. ئەمانە زۆر جار پەنابرایە بەر کۆپیکردن و ئەو بابەتانە. بەڵام ئێستا تەنانەت تاقیکردنەوەکان نابێ بەم وەرەقە و قڵەم بن هەمویان، ینی نابێ هەمووی بە هەڵبژاردن بن. ئەمانە ئێمە قسەمان کردووە، کاکتۆریمداد بەخۆی ئاگدارە لە یەکێک لە کۆنفرانسەکانە ئێمە باسمان لەوە کرد کە شێوازی تاقیکردنەوەکان بەم شێوەیە ئەبێ گۆڕانکاری بەسەرا بێت، چکە ئەمانە لێهاتوویەکان هەمووی پێوانە ناکە تۆ هەموو هەڵبژاردن بێ. ئەمە هەڵبژاردنانە ئێمە ماستەرنامەیەکمان لە زانکۆی سلێمانی گفتوگۆ کرد لەسەرەوەی کە 100% تاقیکردنەوەکانی قۆناغی 12 بنەڕەتی لە ئاستی یەکەمی بلۆمایە. تاقیکردنەوەکە ماوە هێژە عەبدوڵڵا لە کۆلێژی پەروەردەی بنەڕەتی. ئەمانە بۆچی ڕێکارەکانی تاقیکردنەوە هۆڵەکان وانە بن؟ ئەکرێ ئێمە بە شێوەیەکی زۆر جوانتر ینی پێشوازیان لێ بکەین و ئەتوانین تاقیکردنەوەی ئۆڕاڵی بێنینەوە، تاقیکردنەوەکانی نووسینەکی، تاقیکردنەوەکان ئەبێ ئێستا باس لەواکەین چۆن بتوانین ئەم ترسە بڕێنەوە لە خاڵانە باسیەکەین و دێنە سەر.
ئەگەر دەنگم باش بێ بەردەوامە بم کاکتۆر. بەردەوام بە دکتۆر جان، زۆر وازەح و زۆر باش. زۆر باش. هۆکارەکانی تری ترس لە بیرچوونەوە و بیرهاتنەوە. تەمان بیرچوونەوە و بیرهاتنەوە بابەتێکی دەرونزانی پەروەردەییە. لەو بابەتە ئێمە لە کۆنەوە وا ڕاهاتوین کە یعنی زانیاریمان بیرە چێ و نەمانزانی وە چۆن بخوێنین و مامۆستایش لە ڕاستیە پێمان ناڵێن سعیکردن چۆنە. ئەگەر کاتە بواە ئێمە یان ئەخۆت لە کاتێکی ترا باس لە سعیکردن بکەین. یعنی ئەوە بابەتێکی جیاوازە. یەکێک لە تەکنیکەکان بۆ نمونە پۆمۆدۆرا یەکێک لە ئەو تەکنیکە زۆر گرنگانەیە کە ئەتوانین ئێمە قوتابی پێ ئاشنا بکەین خوێندنی وای لێ بکەین کە بیرچوونەوە لە بیرچوونەوە نەترسێ، لانی کەم لە بیرچوونەوە نەترسێ. طبعا ئەمانە ئیشی زیاتر هۆکارێکن بۆ ئەوەی کە یعنی سقەمان بە خۆمان نییە، هۆکارێکە بۆ ترس لەوەی کە خوێندومانە ئەڵێ وەڵی هیچم لە بیر نەما. بۆیە ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی کە تابێتە خوێندکارەکە بترسێ لە تاقیکردنەوە. هۆکارێکی تر شکستی پێشتر لە تاقیکردنەوەی هەستەم و پرسیاری ناڕوونی مامۆستا. داوان ئەمە هەمومان بەسەرمانە هاتووە. یعنی پرسیار هاتووە کۆمەڵک پرسیارم کۆ کردوتەوە من لای خۆم، ئی مامۆسای زانکۆیە هەمویان خاون بڕانەمی دکتۆران پلەی باڵان. ئەگەر کاتم هەبێ هەر ئەیکەم بە کتێبێک بناوشانی هەڵە ئەکادیمیەکانی زانکۆ. یعنی ڕاستیا پرسیاری مامۆستاکە با پرۆفیسۆریش بێ با دکتۆرا بێ پرسیارەکەی پرسیارێکی زانستی نییە. پرسیارەکە خۆی نازانێت داوای چی ئەکا. یعنی پرسیارەکە پێوانە ناکرێ. یعنی تۆ هەنێک لە هۆکاری ترسەکان پرسیارەکانن. بۆ پرسیارەکانن لەبەرەوەی هەرچی بۆ بنووسە مامۆستا بەدڵی نییە پێوانە ناکە و مامۆستا کردوێت بە مەبەستێک نەگەڕازێت و ڕەنگە مامۆستاکەش نەزانێت پرسیار دابنێ. یعنی هیچ من ئەڵێم هیچ عیب نییە گەر بێت و ئینسانێک با مامۆستایش بێ، با مامۆستایەکی زۆر باش بێ، با سەرکەوت و با زانستێکی زۆری پێ بێ، بەڵام ئەگەر پیاوانەوە سنگاندنی نەخوێند بێ پرسیارەکانی ناڕوونە بن و ئەستەمە بن و تابیەکەی خوێندکارەکەی نازانێ مامۆستاکە داوای لە چیە. یعنی ئەوانە بابەتێکی تر بوون. ئێمە وعدوا بوو لەم وێبنارە باس لەوە بکەین وایە بنەماکانی تاقیکردنەوەی ستاندارد چییە. ئەگەر کات هەبوو ئیشاڵە لەگەڵتان نابین بۆ ئەوەی کە چۆن پرسیاری ناڕوون کامەیە و چۆن ئێمە خۆمان لەوە بە دوور بگرین. شکستی پێشتریش طبعا ئەوانن کە ئەو مامۆسایانن کە ئەو جۆرە پرسیارانە هێننەوە بەتایبەت هەنێک لە پرسیاری مەقالی هەیە پێوانە ناکرێ. دۆڵی باسی بۆ نمونە جوگرافیای هەرێمی کوردستانم بۆ ئەمە پێوانە ناکرێ مامۆستا. یعنی تۆ ئەم پرسیارە باسی هەرچیت بۆ بکاتۆ ڕەنگە بڵێ من مەبەستمەوە نیە. ئەمە لە کاتێکی ترا ئەتوانین باس لە پێوەرەکانی دانانی پرسیاری ستاندارد بکەین. کەواتە هۆکارێکی تری ترس لە تاقیکردنەوەکان شکستی پێشتر و ناڕوونی پرسیاری مامۆستاکان. خاڵێکی تر ڕێگا و استراتیژی وانەوتنەوەی مامۆستا. دیارە ڕێگا و استراتیژی وانەوتنەوەی مامۆستا پەیوەندی بە ترسی تاقیکردنەوەەوە چییە؟ هۆکارێکی گرنگە بۆ ئەوە. طبعا ئەو مامۆستایانەی کە وانەبێژی زۆر یعنی لە وانەکانیانە بەس قساکەن ڕێگای وانەبێژی بەکارهێنن، لێکچەر میثۆد، طریقەی محازەرە، ئەمانە زۆرتر تەسیر لە قوتابیەکانیان ئەکەن لە دواییە ئەیانەوێت زۆرترین زانیاریان بۆ بنووسێتەوە. یعنی پرسیاری ئەو مامۆسایانە عادەتەن وایە پرسیاری مەقالیە، پرسیارەکانیان زۆر نووسینە، کەمتر پێوانە ئەکرێ. یعنی سەیرەکەی و تەنانەت ترسێک لای بەرامبەریش دروستەکە. ئەو مامۆسایانی کە استراتیژی تازە بەکارێنن، پرسیار و وەڵام بەکارێنن، گروپات بەکارێنن، یعنی ئەو استراتیژە نوێیانە تەسیرەکان لە دەرونی قوتابیەکە بۆ ئەوەی کە لە تاقیکردنەوەکە خۆی پیانەڵێ کە پرسیارەکانشیان چۆن. ئەگەر من خوێندکارەکانم لێرە بن خۆیان شاید حاڵێوەن کە وانەوتنەوەکەمان چۆنە و خۆمش پیانەڵێم پرسیارەکانتان چۆن. هەر شێوازی پرسیارڵم پرسیاری یەکەمتان ئەوەیە، پرسیاری دووەمتان ئەوەیە، پرسیاری یەکەمتان ئەڵێم کۆپلەیەک نووسینتان بۆ هێنمەوە، داوای ئەوەت لێ یەکەم کە لەو کۆپلە نووسینە ئامانجم بۆ بنووسی بە پێی پۆڵێنی ئەوە، پۆڵێنی بلۆم بۆ نمونە.
ئەڵێم دوو ئامانجم بۆ هەر ستەیپێک بۆ ئەنووسی بۆ پێڵێنی بلۆم لەو کۆپلە نووسینەی کە بۆ تێنمەوە ئەمە تاقیق ئەمە پرسیاری یەکەمتە. پرسیاری دووەمە بۆ نمونە ئەڵێم استراتیژیەکەم لەو استراتیژانەی کە لە ناو پۆلە جێبەجێمان کردووە بۆ تێنمەوە بە شێوەی پراکتیکی بۆم باس بکەیت. یعنی هیچ هەڵەیەک نییە و ئەمە بگرە لە ڕووی دەرونیەوە. قوتابیەکانی من زۆر ئاسوودەترن لەو کاتێک کە تاقیکردنەوەی منیانەیە وەک لە مامۆسایەکی تر بۆ خۆشیان زۆر جارم قسەیان کردووە هیچ هینێکشم نەکردەوە جۆرا و جۆریش لە نمرەکانیانە ئەبینم. یعنی ئەو کێرڤەی کە لە ڕووی ئەحسای تەربیەویەوە لە ڕووی ئاماری پەروەردەییەوە پێمان ئەڵێ دەرەجە دابشکردنی دەرەجەکان هەر بۆ شێوەیەش زۆر جار دەرەچی وش کێشەیەکشمان نابێت. واتە من بۆ نهێنی تاقیکردنەوەکەی خۆم بشارمەوە لە تاقیکردنەوەی ستانداردی ئایڵسمانەیە کتێبی هەیە سایتی تایبەتی هەیە ئەتوانی بشتە سەری وڵێ ئەمە جۆرە پرسیارانە بۆیێتەوە ئەو پرسیارانە زانی دەرەچی. یعنی پرسیاری هاتوچۆمان هەیە یعنی بڕان ئەوەی کە مۆڵەتی شۆفێریمانەیە پرسیاری زۆر بابەت هەیە لە شتی ستانداردن. یعنی ئەڵێەوە کۆمەڵە پرسیارە بیخوێنە و ئەوانت بۆ تێتەوە ئەوە ڕاست و دروست. خاڵێکی تر لە هۆکارەکانی تر سکاڵا و بۆڵەتکردن لە خراپی چانس و بەخت لای قوتابیەکە خۆی لە ڕاستی ئەمیش هۆکارێکە ئەبێ ئەم هۆکارە ترسە هۆکاری ترسەوە کە ئەو سکاڵای لە خۆی هەبێ و چانسی باش نییە گوایە لە تاقیکردنەوەکانە. ئەمە ئەبێ مامۆساکان لەگەڵ قوتابیەکانمان ئێمە هەمیشە باس لەو بکەین هەوڵدان وە کۆششکردن و هیچ پەیوەندی بە چانس و بەخت و ئەوانەوە نییە و ئەبێ ئەگەر تاقیکردنەوە خۆمانی بۆ ئامادە بکەین هیچ کێشەیەکمان نەبێ و باس لە نەیبەسینەوە بە چانس و بەختەوە. هۆکارێکی ترس لاوازی و هەتەری لە تەواوکردنی کارێک بە تەواوی لە ڕاستیە لەم سەردەمە بە تایبەتی یعنی ئێمە قوتابیەکانمان مناڵەکانمان ئەبینین وەکو ئێمە نین یعنی ناتوانن کتێبێکی 200-300 پەڕەیی یعنی ئەگەر بە دەگمەن ئەبینی ڕۆمانێکی 500 پەڕەیی بخوێنێتەوە یعنی تەلەبەیەک. من چەند ساڵە واناڵێمەوە هەمویان پێیان لەم بۆ نمونە ئەو ڕۆمانێکی خوێندێتەوە تا ئێستا نەمبیست و تەلەبەیەک دەست بەسکاتەوە یعنی گەشت خوێندنەوە شتی زۆر بچووک و کەم و لە ئەمانە هۆکاری ئەوەن کە ئەم ئینسانانە لەم سەردەمە جیاوازن لە هینەکانی پێشووتر بۆیە هۆکارێکی ترس لای ئەمان ئەوەیە کە پەلیانە لەوەی کە شتەکان تاقیکردنەوە بە 10 دقیقە چارێکێک ئەوێ بابەتەکەی بخوێنێت و بچێتە تاقیکردنەوە. هۆکارەکان تەبعاً زۆرن چەند هۆکارێکی تر باسەکەین کۆنکریتی پرسیار و نێشتنی ڕابوو پشیکردنەوە بۆ بەرفستانەوە بۆ وەڵامدانەوە. تەبعاً کۆنکریتی پرسیار زۆر ڕاستە هەندێک مامۆستا هەر لە دوورەوە دەما و دەم بۆیان ماوەتەوەڵێ فلانە کەس امتحانی کام مامۆستاتانی ئەو مامۆستا بۆ پرسیارەکانی بەو شێوەیە و هیچ ناتوانانی لێ تێ بکەیت و هیچ هینێکی نییە هیچ مەجالێکی ئەوەی تیانێت تۆ قسە بکەیت بوارێکی تیانە بۆ ئەوەی کە توانای خۆت بە دەربخەی. ئەمانە کێشن لە ڕاستیە ئێمە ئەبێ لە تاقیکردنەوەکانمانەوەکو مامۆستا پرسیاریشمان هەبێ. ئێستا من کۆمەڵێک پرسیاری خۆم لە کۆتایە خەمەڕوو دڵنیام کۆمەڵێک مامۆستای زۆر باش لە ئێمە زۆر مامۆستای ئێمە بوون لێرە پرسیارەکانیان بەو شێوەیە کە قوتابیەکان خوێندکارەکان ئەتوانن ڕاوەی خۆیان بکەن شیکردنەوە یعنی لانی کەم هەر یەکێک لە ئەو توانایی کە هەیەی بیخاتە ڕوو. کۆنکرێتی پرسیار شتێکی زۆر قورسە بۆ نمونە من یەکێک لەو پرسیارانە بۆ تابێنمەوە ینی مامۆستا هەبووە دەراسەمان عەرەبیوە وتوێتی متى وأين وكيف ولماذا ظهرت نظام الوزارة في عصر العباسي. هەر یەکەیان لەو پرسیارانەی کە کردوێتی بە یەک وشە وەڵامە دێتەوە مەتا کەیفە ئەینە لەکوێ یعنی هەر یەکیش وشەیەکە. ئەمە کۆنکرێتی پرسیارە ینی تۆ هەموو کتابێک ڕەنگە نەتوانێت وەڵامی و پرسیارە بدات. خاڵێکی تر وەکوتمان کەشی هۆڵی تاقیکردنەوە دیارە ئەمەش لە ڕووی ڕێکاریەکان لە ڕووی فیزیکی و هەم لە ڕووی یعنی گەرما سەرما لە هەموو ڕۆکانەوە لە ڕووی معنەویشەوە. دڕڕاوکەی ئاسایی بۆ تاقیکردنەوە وەکوتمان ئاساییە بەڵام گەر بگاتە ئەوەی کە زۆر ئەم پرسە زۆر بوو ئەوە ئەبێتە شتێکی نائاسایی. لاوازی پاڵنەری خوێندکار بۆ سەرکەوتن ئەمە هۆکارێکی تری ئەو ترسەیە کە لای قوتابیەکانمان دروست ئەبن لە دەستدانی متمانە بەخۆبوون لای قوتابیەکان بۆ خۆیان
ڕەنگە هۆکارێکی تریش دیسان هەر ئێمە بین مامۆساکان وا لە قوتابیەکان بکەین بڵێن تۆ لە تاقیکردنەوەکە دەرناچی تۆ مستەوات باش نییە ئەمە هۆکارێکی تریەکە پەیوەندی بە ئێمەوە هەیە وامان لێ کردوون کە خوان ڕەنگە هەر متمانی بەخۆی ئەگەر کەم بێ ئێمەش زیاتر لەوە ئەوە بکەین. مامۆسایان پێم خۆشە بچینە سەر هۆکار ڕەوانەوەی ئەو هۆکارە ئەو هۆکارانەمان باس کرد کە هۆکاری ترسن دیارە مامۆسایان ئێستا ئەوانەی بەتایبەت مامۆسایانی پەروەردە ڕەنگە هۆکاری تریشیان لابێ ئێمە گوێبیستیان نەبی چۆن بتوانین ئەو هۆکارانی کە بوونەتە هۆکاری ترس ئێمە بیان ڕەوێنینەوە لایەن بین و ئینسانێک وا لێ بکەین کە بچێتە تاقیکردنەوەکەوە لە هەر قۆناغێکی خوێندنە ئاسوودە و ئارام بێ. خاڵی یەکەم باشتر وایە تاقیکردنەوە ئاسانەکان لە ڕۆژانی یەکەمینی تاقیکردنەوەکان دابنرێن. یعنی بۆ نمونە ئێستا تاقیکردنەوەکان دەست پێکە ڕاستە خۆ بیرکاری لە یەکەم تاقیکردنەوە داننرێ بۆ بنەڕەتی تاقیکردنەوە ئاسانەکان با تاقیکردنەوەی ئاین لە سەرەتا بێ با تاقیکردنەوەی کارامەی و بەها کۆمەڵایەتەکان لە سەرەتا بێ تاقیکردنەوەی کۆمەڵایەتی بۆ نمونە لە سەرەتا بێ ئەمانە ئەو تاقیکردنەوەن کە ڕەنگە ببنە هۆی پاڵنەرێک بۆ ئەوەی لە بەردەوامی هەبێ بۆ قوتابیەکە خوێندکارەکە بۆ تاقیکردنەوەکانی تریش باشتر بن. خاڵی دووەم بۆ ڕەوانەوەی ترسەکە پێویستە خوێندکار تێبگەێنرێ کەوتن کۆتایی پرۆسەی فێربوونیە و بوونی سیستمێکی بۆ نمونە لە زانکۆ بۆلۆنیاوە لە قوتابخانەکانیشا بڵێن دەرفەتی ترمانەیە وەرزی دووەمان هەیە تاقیکردنەوەی دەمانەیە بیستمانەیە ڕۆژانەمانەیە هەموو ئەمانە هۆکارێکی ترن بۆ ئەوەی کە تۆ سەرکەویت و بەردەوام ئەم قسانە هۆکارێک بێ بۆ ڕەوانەوەی ترس لای قوتابیەکە واتە گرفتی کەوتن لە حزر و هۆشی تەلەبەکان و قوتابی خوێندکارەکانمانە بڕەوێنینەوە. هۆکارێکی تر بۆ ڕەوانەوەی ترسەکان باشتر وایە شێوازی پرسیار ئاشنا بکرێ بە قوتابیەکانەوە پیان بوترێ وەکوتم ئێمە بۆ نمونە ساڵان هەبووە 80 پرسیارمان داوە لە زانکۆ قوتابیەکانمان خوێندکارەکان وتومانە بڕۆن ئەو 80 پرسیارە 20 پرسیارە بۆیێنینەوە یا ئەو 80 پرسیارە 5 پرسیار بۆیێنینەوە بە گوێرەی بابەتەکان طبعاً هەنێک بابەتەیە پرسیارەکانی یعنی ئەوە نەبووە بڵێن هەمووی هەڵبژاردن بێ پرسیارەکان وتوێتی بڕۆ لەسەر ئەو بابەتانە شت بخوێنەرەوە تاو ئەگەر من هەڵە نەبم لە پەرتوکەکانی خوێندنی قۆناغی بنەڕەتیە هەمووی لە کۆتایی یەکەکانی خوێندنە ڕاهێنانمان هەیە ئەو ڕاهێنانانە زۆر گرنگە لە دانانی پرۆگرامە ڕاهێنانەکان گرنگترین تەوەرن لە قوچەکی دەرونجوڵەی سمسۆن ڕاهێنان کەوتۆتە ئاستی بڵێن ئەگەر ڕاهێنان هەبێ وەڵامدانەوەی ئاڵۆزیش دروست ئەبێ یعنی ئەو ئینسانە ئەگاتە ئەوەی کە نمرەی بەرزیش بێنێ و سەرکەوتوو بێ تاکیدکردن لەسەر ڕاهێنانەکانی کۆتایی بەشەکان زۆر گرنگە بە نسبەت مامۆساکانەوە بڵێت وە زۆر گرنگیشە ئەو ڕاهێنانانە بهێنرێنەوە یعنی چکە ئەو ڕاهێنانە کە کۆمەڵێک کەسدایان ناوە ئەوانی کە پرۆگرامی خوێندنەکەیان داناوە بڕێلێدراوی خوێندنیان داناوە وتوانە ئەوە گرنگترین شتێکە کە بیزانێ قوتابیەکە بۆیە زۆر گرنگە مامۆساکان ئەگەر کات هەبێمە ئەتوانین یەک کاتژمێر باس لە ڕاهێنان گرنگی ئەو ڕاهێنانانەی کە لە کۆتایی یەکەکانی خوێندنی پەرتووکی خوێندنی قۆناغی بنەڕەتیە هەیە ئێمە ئەو باس بکەین و لە زانکۆشە ئەتوانرێ مامۆسا کۆمەڵێک پرسیاری زۆر ساڵانە هەر ئەو پرسیارانە بدا بۆ تەلەبانە قوتابیەکانی بڵێ من ئەم پرسیارانەیەنمەوە هەموو ساڵێکیش ئەو پرسیارانە ببێتە شتێکی ستاندارد و هەرچەند هەر خوێندکارێک قوتابیەک توانی پرسیارەکان هەمووی باش بێ بیزانێ با بچێت دەرچێ خۆ ئێمە چیمان ئەوێ نازانم خۆی پرۆگرامی خوێندن وادانراوە کە تۆ ئەگەر بێت و ئاشنا بکری بۆ پرۆگرامە بۆ بابەتە بۆ هەنگاو بنەی بۆ چیتە قۆناغێکی تر ئێمە ئەبێ بەو شێوەیە مامەڵە لەگەڵ قوتابیەکانمانە بکەین بە تایبەتی لەم سەردەمە کە سەردەمێکە پێوترێ انفجاری معرفی یعنی لە ڕاستیا ئێمە وەکو مامۆسای زانکۆش فریایی بواری خۆمان ناکەوی چ جای ئەوەی کە قوتابیەک بتوانێ
تەواوی پەرتووکەکە کە 200-300 پەڕەیە بە چڕی هەمووی ئەزبەر بکە، ئەمە شتێکە بۆ ئێستا زۆر زەحمەتە. هۆکاری تر لە ڕەوانەوەی ترس جۆری تاقیکردنەوەی مامۆستا بەتایبەت ئەبێ ئێمە تاقیکردنەوەکانمان بێگەیاندنی تابێ، ڕاست و هەڵی تابێ، نووسینی تابێ، دروستکردنی وێنەی تابێ، دایەگرام دروستکردنی تابێ، بابەتی بۆ بێنیتەوە بڵێ بیکە بە دایەگرام بۆم نووسین، ینی بۆ نمونە داڕشتنی بۆ بینیتەوە، شتی بۆ بینیتەوە لەسەر بەپی بابەتەکان. ڕەنگەی سەمامۆسای بیرکاری تابێ بڵێ من چۆن توانم ئەو شتانە بێنمەوە. تەمان لە هەموو شتێکە لە هەموو بابەتێکە مامۆستاکە ئەزانێ پرسیارەکە چۆنە. گرنگەوەیە پرسیارەکانی جۆرا و جۆر بن، هەمووی هەڵبژاردن نەبێ، هەمووشی نووسینەکی نەبێ. چکە ئەمانە ئەم تاقیکردنەوانێت کە دانراون هەر یەکێک توانایەک پێوانە ئەکا و ئینسان کەسیش نییە یەک توانای هەبێ. قوتابیمانەیە لە ئەزبەرکردنا زۆر باشە، قوتابیمان هەیە بە پێچەوانەوە ئەزبەرکردن خراپە، بەست بۆ تێگەیشتن چاکە. ئەوانەی کە بۆ تێگەیشتن باشن تاقیکردنەوەی تایبەت بەخۆیانیان هەیە. بۆ نمونە ئەوانەی کە ڕاست نووسینەکین زۆرتر ئەتوانن ئەوانت بە تێگەیشتنی خۆیان شت بنووسن. ڕاست و هەڵە ڕاستکردنەوە هەموو ئەمانە پێوانەکردنی جیاوازی، بۆ نمونە جیاوازی هێنانەوە قیاسێکی زۆر بەرزەکە، قیاسی پێوانەی ئاستی شیکردنەوەکە. ئەگەر بەراورد بێنیتەوە لە نێوان دوو شتا، بۆ نمونە مامۆسایەکی زانستە بەراوردی خانەی ڕۆکی و خانەی گیانەوەر ئەگەر بێنیتەوە، بۆ نمونە ئەمە پێوانەی پێکهاتنەکە، ئاستی تەرکیب. یعنی ئەمە ئاستێکی زۆر بەرزتریشەوە لەوەی کە بۆ هەڵبژاردننی بۆ بێنیتەوە یان پێناسەیەکی بۆ بێن. پرسیاری جۆرا و جۆر نیشانەی بەرزی ئاستی مامۆسایە لە ڕاستیاوە ڕەوانەوەی ترسیشە. بۆیە هەر قوتابێکە لە یەکێک لە جۆری تاقیکردنەوەکانە خراپ بوو، لەوەکەی تریانە ڕەنگە باش بێ، ئەمە وەکارێکە بۆ ئەوەی کە ترسیشی نەمێنێ. زۆر گرنگە ئێمە ئەو جۆرا و جۆریە لە تاقیکردنەوەکان بهێنینەوە. دەکرێت بەپی قۆناغی فێرکاری ژمارەیەک پرسیار بدرێ بە قوتابێک و باسمان کرد 80 پرسیاری بدرێت تێ بڵێ 20 پرسیار بۆ هێنمەوە بەپی قۆناغەکان. تەمان ڕەنگە تۆ گەر هەڵبژاردن بێ بتوانی 20 پرسیار بێنیتەوە، گەرنا توانی پرسیاری وەکو ڕاست و هەڵە و نووسینێکی و بەیەکگەیاندن و ئەمانە. من بەیەکگەیاندن مێناوتۆ لەسەر ئاستی زانکۆش قوتابی غڵەتی کردووە. ینی ئەمە بۆ نییە بڵێ بەیەکگەیاندن زۆر ئاسانە، بۆ ئەوان زۆر مرتاح بوون. یعنی ئەوانەی ڕەنگە ئێستا هەندێکیان لێرە بەشدار بووبن. ئێمە لە بەیەکگەیاندنا بۆ نمونە دوو ستونمان هەیە. ستونێکمان ئەگەر کەسایەتی بن، ستونێکمان پەیوەندیدارەکان بە کەسایەتی بن، نووسینە کتێبەکانیان بێ، شعرەکانیان بێ، هەر شتێک لەو بابەتە. ئەگەر ستونی یەکەم دەکەس بێ، بۆ نمونە دە کەسایەتیمانە بێ، لە ستونی دووەمە 11 بەدیلمان هەیە. لێرە سەیرەکەی ئەگەر کاتێک وڵامەداتەوە قوتابێکە دەر یەک هەڵی هەبێ ئەبێ بە دوو هەڵ. یعنی ئەمانە جۆرا و جۆری لە تاقیکردنەوەکان زۆر گرنگە بۆ ئەوەی ڕەوانەوەی ئەو ترسە لای قوتابێکە نەهێڵین. بۆ کەمکردنەوەی ترس و دڵڕاوکە پێویستە کەشوبارێکی هەمن و تەبعاً وەکو باسمان کرد بە پێچەوانەی هۆکارەکە ئارام لە هۆڵی تاقیکردنەوەکان ڕێک بخین. لەمڕۆ باشتر وایە لە قۆناغی پەروە بڵێن وەزارەتی پەروەردەسەر پەرشتیارەکان چاودێری دۆخەکە بکەن و ئەو ترس و فۆبیایی کە مامۆستا دروستیەکە لە ڕووی هۆڵی تاقیکردنەوە نەبێ، دەباتەوە قسەی خۆش و بە ڕوویەکی گەشەوە پێشواسی لە مناڵەکان بکەن بۆ ئەوەی تاقیکردنەوەی خۆیان ئەنجام. هەروەها هۆکارێکی تر بۆ ڕەوانەوەی ترس فێرکردنی قوتابی خوێندکار لە چۆنێتی وەڵامدانە و دابشکردنی کاتەکانی بە شێوەیەکی گونجاو. ئەمەش گرنگە. ئێمە ئەگەر بێت و پرسیارەکانمان جۆرا و جۆر بوو، ئەبێ قوتابیەکان مناڵەکانمان وا ڕابێنین بڵین نابێ چاودێریان بکەین، نابێت تۆ هەموو کاتەکە بە یەک پرسیار بیتە سەر و پرسیارەکانی ترش ئەمە واکە کە تۆ دوایی باش نەبی. خاڵێکی تر لە خاڵەکان لە ڕەوانەوەی ترس لە تاقیکردنەوە خەوی باش و یەکسانە بە دەرونی ئارام. ئەمە لای قوتابیەکان لە کاتەکانی تاقیکردنەوە ئێستا بەدواوە دەست پێەکە زۆر گرنگە. گەر بێت و ئێمە قوتابەکان خەوی باش نەبێ لە ڕاستیا بەیانیت بۆ خۆی دەرونێکی نەئارام و ئەمەش ڕەنگە بێتە هۆی
ترس بۆی و ئەگەر بێت و خەوی باش بوو لە ڕاستیامە بۆ هەموو ئینسانێک لە هەموو قۆناغێکە زۆر گرنگە. خوێندکار ماوە پشوو بدا و خۆی زۆر ماندوو نەکە بۆ کارێکە بۆ ئەوەی کە ئەو ترسەیلا نەبێ، مەرج نییە بە زۆر خوێندن نییە. ئێمە لە بابەتی تەذەکر و نسیان لە بابەتی یادکردنەوە و بیرچوونەوە بابەتێکی سەربەخۆیە لە دەنوزانی پەروەردەیە زۆر باس لەواکەین، یعنی تاقیکردنەوە بە زۆر خوێندن نییە، نمرەهێنان بە زۆر خوێندن نییە. ئەگەر تۆ پاڵنەرت نەبێ، ئامادەباشیت نەبێ، ئامادەباشی هۆکارێکە بۆ فێربوون، ینی ئامادەباشیت نەبێت هیچ ناچێتە مێشتەوە، ئیسفادەی نییە. ئەگەر تۆ پێداویستێک هەبێت دابینت نەکرد بێ بۆ خۆت ناتوانی، ینی تۆ ئەگەر برسیت بێ هەر ناتوانێت، ئەگەر توانیت بێ ناتوانێت، ئەگەر بیت لە بازار بێ ناتوانێت. بۆ ئەمانە ئیشی لە ڕاستە مامۆستان بڵێن بە زۆر خوێندن نییە، بە ژماری کاتژمێرەکانی خوێندن نییە. ئێمە ساڵێک من بۆ خۆم توێژینەوەیکم دا بە قوتابیەکم لەوەی کە خوێندکارەکانی زانکۆی کۆلێجی پزیشکی تا چۆن خوێندویانە و چاچەند خوێندویانە. ڕاستە ژماری کاتژمێرەکانیان وتویانە 10 بۆ 11 لە کاتەکانی تاقیکردنەوە خوێندومانە، بەڵام هەندێکیان باسییان لەوە کردبوو کە ئێمە ئەو کاتە خوێندومانە کە لەبارە بۆ خوێندن بۆمان، ینی کاتێکە هەیە شەو بۆی لەبارە، هەیە بەیانیان، هەیە عەسران، چ کاتێک بۆی گونجاوە ئەو کاتە ئەوە گرنگە. واتە تەکنیکەکانی خوێندن لێرە باسمان لە پۆمۆدۆرا کردووە، وەکووتمان ئەگەر کاتە بووایە باسمان لەو تەکنیکا کرد، بەسەوە بۆ خۆی نیو کاتژمێرێکی ئەوێ تقریبن باسی بکەین بۆ تەکنیکی خوێندنە، چۆنێتی کۆششکردن، سعیکردن. مامۆستاکان زۆر گرنگە ئێمە بە قوتابەکانمان بڵێن بەو شێوەیە بخوێنن. خواردن و خواردنەوەی باش، میوە و بەڕادەیە گوزە و توانای پێویستی پێ ببەخشێ و ئەمانە دیارە گرنگن بۆ ئەوەی کە ئێمە بتوانین یعنی کەشێکی لەبارتر حەز و ئارزوەکانیان بەدیبێنین. تاوەکو کاتی چوونە ژوورەوە بۆ ناو گۆڵەکانی تاقیکردنەوە نەخوێنێتەوە، ئەوە گرنگە ئێمە بە قوتابەکان خوێندکارەکانمان بڵێن ڕەنگە خۆشمان وا بوو بین، چکە ئەمە بێتە هۆی تێکەڵکردنی زانیاریەکان و دروستکردنی ترس لای بەرامبەر، ڕەنگە ئەمە هۆکارێک بێ بۆ لە بیرچوونەوەیان. واتە تاوەکو ئەو کاتی کاچێتە تاقیکردنەوەکەوە کتێبەکە مەنزەمەکەی بەدەستەوە بێ و پێی بێ، نەخێر چەندێک خوێندووە ئەوە لە بیر دەمێنێ، من دڵنیاتەکەمەوە و هیچ پێویست بەوە ناکاتۆ ئەم کتێبەت بەدەستەوە بێ و بخوێنیت، ئەوەی کە خوێندوتە هەر ئەوایە تەواو، ئەوەی کە ئێزانی ئەوێ ئێمە دڵنیایەک بدەین بە بەرامبەر. من چەند جار بە خوێندکارەکانی خۆمم وتووە لە زانکۆڵم ئەوەی کە خوێندوتانە ئەیزانن، دڵنیاتەکەمەوە. دوایەوە کە چۆتە ژوورۆڵە و توێتی بەڵێ بەو شێوەیە، زۆر جار ئەوە بێتەوە کارێک بۆ لە بیرچوونەوەمان. ژینگەی خێزانی هاوکار بێ، بەڕادێکی باش، کەشێکی ئارام بێکێشە لەنە ماڵەوە هەبێت لە کاتەکانی تاقیکردنەوە، ئەمیش زۆر گرنگە. کەمکردنەوەی کاتەکانی سیرکردنی مۆبایل و سۆشیال میدیاوانە بە تایبەتی لە ئەم وەرزی تاقیکردنەوەوانە و سیرکردنی تەلەڤیزۆنوانە بۆ خۆیان ڕەنگە هۆکارێک بن بۆ ئەوەی کە ئەوانش بتوانن خۆیان ئامادە بکەن و ئەگەر دایک و باوکە هەموو دانیشتن بە دیار تەلەڤیزۆن و ئەوانەوە دیارە مناڵەکانشان حەزیان بەو کەش و بابەتە هەبێت، لە کات تاقیکردنەوەکان ناتوانین ئەوە کەم بکەینەوە. خۆ خەریک نەکردن بە ئیرەی بەوانی تر، ئەوە کارێکی ترە بۆ ڕەوانەیە ترس، یعنی تۆ خۆت دێتەوەڵێ بۆ نمونە پڕی ئەو چەنیێنا ئەو چەنیێناوە هاوڕێکەت چەنیێنا، یا خۆی بەڵێ هاوڕێکەمەوەی نێنا من نەمتوانی. ئەوانە کۆمەڵێک ئیشن لە ڕاستیە کردارن. مامۆساکان زۆر گرنگە و دایک و باوکەکان ئێمە بۆ خۆمان بڵین تۆ ئەبێ حەقی خۆتی هەبێەوە، توانای خۆت چەندێکە حەقت بە کەسی ترەوە نەبێ. ئەمە هۆکارێکە بۆ ڕەوانەوەی ترس، ئەوەی کە توانای خۆتە ئەوە گرنگە، ئێمە نابێ چاو لە کەسی تر بکەین. وەرزشکردن بۆ ماوەیەکی کەم زۆر گرنگە، ڕێکردن لە ڕێڕەوی هۆڵی تاقیکردنەوەکان بە پیاسەکردن ئارامی ئەدا بەو ئینسانە و ڕێلێکسێک دروستەکە بۆ ئینسانە بتوانێ هەناسێک قوڵم مژێ لە هۆڵی تاقیکردنەوەکە خۆی ئامادەکە بۆەوەی کە استعدادێکی لا دروستەکە، ئامادە باشێت بۆ ئەوەی کە بە باشی تاقیکردنەوەکەی بکات. لە پێش تاقیکردنەوە پرسیار نەکەی باشترە،
ینی پرسیارەکە چی دێتەوە لای مامۆستا چی هاتۆتەوە تۆ چی خوێندووە ئەمە هۆکارێکە بۆەوەی کە ئێمە بە مناڵەکانمان بە قوتابی خوێندکارەکانمان بڵین واز لەم جۆرە پرسیارانە بێنن شڵەژانێک دروستەکە ترسێک دروستەکە پێویستە ئەو ڕەفتارە دروستەی ناپەروەردەییە وازی لێبێنن پرسیارە ئاسانەکان سەرتا وەڵام بدرێتەوە دیسان کاتی گرنگە و لەبەرەوەی کاتەکەم تەواو بووە دابەشکردنی کات بەسەر پرسیارەکانەوە ئەمە خاڵێکی زۆر گرنگە بۆ ئەوەی کە ئێمە مناڵەکان یان قوتابی خوێندکارەکانمان ڕابێنین لەسەری کاکتۆر من ئەمەوێ مامۆسایانی تریش تەوان لێرە ئەم بابەتە باز ناکەمەوە جۆرەکانی تاقیکردنەوە ئەوانەیە ئەمە بابەتێکی ترمانە زۆر هەڵەگرێ بۆیە لێگەڕین ئەگەر بۆ کاتێکی تر بێ باشە بەڕاستی با دوو بابەتەکە تێکەڵ نەبێ بابەتەکەمان زیاتر لەسەر هۆکارەکانی ترس و هەندێک میکانیزمی چۆنیتی ڕەوانەوەی دەستت خۆش بێ کاک دکتۆر بابەتەکە زۆر باشە زۆر گونجاو بوو زۆریش بە جوانی شیت کردەوە هەم سەرەتا لە جیاکردنەوەی چەمچی ترس و نیگەرانی دوایی پێناسەکردنی ترس چی دەگرێتەوە دوای ئەو هۆکارەکان خستە ڕوو پاشانیش چەند میکانیزمێک بۆ ڕەوانەوەی ئەو ترسە لە قسەکانی بەڕێزت بۆمان دەرکەوت کە هەم ترس دروست بوون هەم ڕەوانەوەی فرە ڕەهەندە ینی نە بەدەستی قوتابی خوێرکارەکەی بۆ خۆی بەتەنها ینی دروست بوون و دروست نەبوونی نە چارەسەرێکەش تەنها بەدەستە خۆیەتی فرە ڕەهەندە کەواتە ئەتۆ خوێندکار و قوتابیت هەیە دایک و باوک و دەوروبەرت هەیە مامۆستات هەیە لە لایەکی تر و هەندێک جار وەزارەت و دامەزراوەشت هەیە کە زەخت لە مامۆستا دەکا بۆ تەواوکردنی ئەو پرۆگرامە زۆرەی کە دانراوە کەواتە دامەزراوەکانیش هەن پرۆگرامەکانی خوێندنیش هەن دەستت خۆش بێ زۆر بە جوانی ڕوون کرایەوە چەند پرسیارێک هاتووە چەند کەسێکیش دەستیان بەرز کردوێتەوە کە ئەوانەی پرسیار دەکەن هەوڵ بدەن پرسیارەکە تایبەت بێ بە بابەتی ئەمڕۆ ئەگەر چەندی بە کورتی بێ باشترە بۆ ئەوەی زۆرترین کەس بەشدار بن مامۆستا سەنگەر جەنابەت شوێنت گونجاوە هەندێک لە پرسیارەکانی چات وەربگری یان دەست پێ بکەین مامۆستا سەنگەر زۆر باشە من ئەو سێ کەسە وەردەگرم کە دەستیان بەرز کردوێتەوە سەرەتا مامۆستا شۆخان دوایی مامۆستا زوهێر دوایی مامۆستایکی تریش بوو دوایی مامۆستا پێشڕەو زۆر باشە مامۆستا شۆخان بفەرموو مایکەکەت بکەوە مامۆستا شۆخان ئێستا ڕێگەماندە دەنگت زۆر نزمە مامۆستا ئەگەر زیاد نییە دەنگت بەرزکەوە گەلای ئێمە زۆر نزمە نازانم دکتۆر جێت لێیە مایکی نەکردوێتەوە کاکتۆر مایکەکە کراوەتەوە بەس گوێم لێ نییە دەنگت زۆر نزم دێ مامۆستا ئەگەر دەتوانی یان مایکەکەت بگۆڕە یان دەنگت بەرزکەوە ئەگەر نەدەچینە لای دواتر هەتا کێشەکە چارەسەر دەبێ فەرموو مامۆستا دووبارە مامۆستا شۆخان ئیسماعیل سڵاوتان لێبێ سڵاو مامۆستا باشە ئێستا باشترە باشە بەڵێ مامۆستا فەرموو باشە دەنگت هەیە فەرموو پرسیارەکەت یان بەشداریەکەت خۆش بێ مامۆستانی بەڕێز بە هیوام هەمووتان باش بن سوپاس بۆ دکتۆریش من بە قسەیەک دەست پێەکەم بەداخەوە لە سیستمی پەروەردەی ئێمە قوتابی بۆ ئەوە دێتە قوتابخانە فێر ببێت واتە فێربوون ڕوودا بەڵام بەداخەوە لای ئێمە تاقیەکرێتەوە ئیتر با بزانین سەرکەوتووە لە نمرەکانە ئایا بیستێنێ یا بیزنانێ بەداخەوە ئەمە لە هەموو قۆناغەکان هەیە هەتاوەکو زانکۆ بگرە لە زانکۆ ئەم حاڵەتە زۆر بەزەقیتر دیارە و تاوەکو ئەوانی تر بەداخەوە پرسیارەکانی ئێمە نە پێوانەی هەیە نە هەڵسەنگاندنی هەیە ئێمە کێشی گرانی پرسیارمان هەیە و دوای ئەوە دابەشکردن هەیە و توانای قوتابیەکان ئەبێ دیاری بکرێ یا خوێندکارەکان دیاری بکرێ لە تەواوی سیستمی پەروەردە هیچ پرسیاردانانێک بەوانەی پۆلی 12شەوە پێوانە و هەڵسەنگاندن نیە واتە سەر لە بەری ئەو پرسیارانە کە دانرێ
لەسەر میزاجی کۆمەڵێک مامۆسادانرێ یاخود لەسەر میزاجی ئەو مامۆسادانرێ لە قوتابخانە بەداخەوە فیدباک بوونی نییە کە لە هەموو دنیاە فیدباک کاریگەریەکی باشەیە. من لێرەوە پرسیار لە مامۆساکەم بۆ ئەم باسە بە جددی ناکرێت لە ناو پەروەەردە بۆ لە وەزارە تا ئیشی لەسەر ناکرێت تکایە فیدباک با ئیشی لەسەر بکەین چونکە تاکە ڕێگا هەروەک جۆندیوی دەڵێ ژیان خودی قوتابخانە ژیانە پێویستە تۆ فیدباک بێنیتەوە ناو قوتابخانەکان و ئەگەر خوێندکارێ هەڵەی کردبێ لێ نەگەڕێ هەتاوەکو خۆی چاکە و بە هاوکاری تۆ کە پێوتێ هاوکاری زۆنی گەشەکردنەکەی ڤیگۆتسکی تۆ لێوێەوە ئەتوانی هاوکاری خوێندکار بکەیت و دەستی بگریت و بیخێتە ئەو ئاستەی کە فێربوونەکە ڕوودا. ئەم نمرانە بەڕاستی ماڵوێرانێکی گەورەی دروست کردەوە بۆ خێزانەکان لە ئێستا توێژینەوەی لەسەر ناکرێت دەنا بە هەزارەها خوێندکار هەیە تووشی نەخۆشی دەرونیە بێ بە هەزارەها خوێندکار هەیە تووشی حاڵەتی سەرەتانە بێچکە هەمومان ئەزانین دروستبوونی سترێز لە ئینسانە دابەزینی ئاستی فریکوێنسیە کە فریکوێنسی و دابەزی ئیمکان نییە خەلایی سەرەتانی گەشەنەکە بۆیە ئەم حاڵەتانە من بەشێکی زۆری لەگەڵ ئەو بابەتانەی کە لە ژیانی مرۆڤەکانە بوونی هەیە کە ژیانکردن قورسە سەرباری ئەوەش قوتابخانە بۆ تۆ دیسان بە بارگرانیە بۆ خوێندکار بۆ دایک و باوک بۆ کۆمەلگا کە نمرە بۆتە پێوەری ئەساسی کە بەداخەوە لە ئێستا کە پیانەوەترێ کارامەیە سەختەکان لە 115 کاریگەری هەیە بۆ سەر فێربوون و عقلێتی مناڵ لە 185ەکە کارامەیە نەرمەکانە. دەستت خۆش بێ مامۆستاجان لەبەر کاتەکە ئەگەر ڕخسەت هەبێت دەبێت هاتگرم ئەگەر کورتیکەوە فەرموو. زۆر سپاس و دەستان خۆش بێ زۆر سپاس لەسەر بکرێت و بتوانین زۆر سپاس. کاکتۆر پێم باشە سلایدەکان خاستن ناو ئەوەی ناونیشانەکە بێتەوە سەر شاشە باشترە چکە تۆمار دەکرێت. مامۆستا زوهێر جوەر دەگرم دوایی پرسیارەکان بەیەکەوە وەڵامدەوە. مامۆستا زوهێر محەممەد فەرموو. شەو باش مامۆستایان. شەو باش مامۆستا من مامۆستا زوهێر بەڕێوەبەری قوتابخانەی ئامادەیم لە چۆمان. خۆشحاڵم سپاس دەکەم مامۆستاژیان. تەبەن هەر لەسەر بابێ مێکسەر ئەو خاڵانی هەندێک ئەوم نووسینە تێبینیم نووسینە لەسەر تاقیکردنەوە ئاسانەکان لە سەرتاوە دابنرێت. تەمان وەزارەتی پەروەردە بخۆی خشتەی ئەزمموی کە دائەنێت وەزارەتی پەروەردە ئەگەر تێبینی و کردبی دەرسە قورسەکان نمونە بیرکاری دێخیتە دوای پشوەکان یعنی قوتابیان ڕاهاتون لەسەر ئەو سیستەمە. ئێستا من یەک لەبار کە جەدوەلی قوتابخانەکەم دانایە دەرسە قورسەکانی هێخستنە سەرەتایی و دەرسە ئاسانەکانیش لە نێوان دەرسە قورسەکان دانراینە. تەبەن ئێمە چ بکەین ینی ئەوەی وا بکەین وا قوتابی ڕابی وا مامۆستایەکان ڕابینین و دەرسە ئاسانەکان بێخینە سەرەتایی. تەبەن بەنسبەت خاڵیشتر تاقیکردنەوەکانی وەزاری ئەوەندە قورسن ئەوەندە ئاڵۆزن کاریگەری نەک لەسەر خودی قوتابیانی کردبی تەندروستی قوتابیان بەڕاستی پێوڵم کاریگەری لەسەر دایک و باوکانیش کردەوەیان لێهاتی هەمویان تووشی نەخۆشی نەفسی بووینە قوتابیەکانمان پۆلی 12 ئایا ئەو ساڵ گەر نمرەی خراپبینن چیان بەسەردێ مستەقبەلی چی بەسەردێ چونکی بەڕاستیت پێ بڵێم کەوتن کۆتا پرۆسی فێربوونە هۆکارەکەش ئەو ئێستا نمونە لای من قوتابیانی کە لە پۆلی 12 ساڵک 2 ساڵەکەون ئەسنام ئەبنە دەرەچی کەواتە کەکەت نەدەرەچیش ئەو کۆتا پرۆژەی فێربوونی تیان بەڕای من مامۆستایانی خۆشەویست بەنسبەت تاقیکردنەوەکان ینی خۆزگە ئەو سمیناران بە لە وەزارەتیش گویان لێ بە مامۆستایان کۆمەڵە مامۆستایەکمان هەیە کلاسی چین تاقیکردنەوەکانی پێشتر کە کویان بەکارینایە لە هەمان سیستەمە ڕۆنە دوێ و پێشکەوتنیان پێوە دیار نییە لەبەرەوەی لە قوتابخانەکان مامۆستای پسپۆریمان نەمایە بێ وربینەکی ئەو ئەسیلەی مامۆستای بکاتەوە ساڵان لە پەروەردەکان پەروەردە قەزایەکان یان پەروەردەی گشتی پرسیارەکان تاقیکردنەوە هەموو پێداچوونەوە یەکرا و ئەو مامۆستایانی کە پرسیاریان گونجاو نەبوون سزا ئەدرن و ئەو مامۆستایانی کە ئەسیلەکانیان ڕێک بوون پاداش دەکران. ئێستا لە وەزارەتی پەروەردە شتێک نەمایە بە ناوی سزا و پاداش بۆ ئەو مامۆستایانی کە خۆیانمان دێکەن و ئەو مامۆستایانش کە لەسەر شێوازی قەدیم ئەچنە دوێ. مامۆستا پێشراو پرسیارێکی دیاریکراوت هەیە دەربارەی ترس و چۆنیەتی ڕەوانەوەی تکایە بەس بە پرسیارەکانمان تایبەت بێ بە بابەتی ئەگەر هەر دەردەدڵی پەروەردە بێ قسەکان تەواو نابن. بەڵام ڕاست دەکەی قسەکان تەواو فەرموو. ئەگەر پرسیارێکی دیاریکراوت هەیە
سپاس دەکەین. وڵای جا مامۆستا پرسیارەکەم ئەوە ینی ناڵم دەردەدڵ بەڵام ئەمە دەبی مامۆستای ڕابینین ئەو جار ترس لە قوتابیانەوە بڕۆین و شەوتان خۆش بێ. زۆر سپاس. دەست و چاوت خۆش بێ. زۆر سپاس. دەستەکانت خۆش مامۆستا. مامۆستا پێشڕەوی ژوەر دەگرین دکتۆر ئەو جار سێچیان پێکەوە وەڵامدەوە مامۆستا سەنگەر دوایی ئەگەر بکرێ پرسیارەکانی چات وەردەگری. مامۆستا پێشڕەو فەرموو. الو السلام عليكم. عليكم السلام. اسمه مصطفى شراو قطابخانه فيدرال شيلادزي. بس متابعيني كابو ماموستا بريزي أليس وكي أست بينم سبب هرمازن دريجيو بابتانا وزوريا كتابا زوريا بابتانا يعني سبب يعني سبب ترسا هرمازن دانان سيستم خواندني اشلاء وزارته بچیکه که صفحه ایکی دوی سه هنده کتابا بتا مدرسه نشید کتابا پال گرید او دی چواشیتن خرکافیر بیتن یعنی بدید نامن سبب هر امازن دانان سیستم خواندنه دانان سیستم که نرکو پیکن نل آسته قطابی آدانه اوه ترسک امازن در قطابی چید کتن اشنی کده ویراهین بو ماموستای و بودای بابا بس یا هر امازن سیستم خواندنه اشلای وزارت بس منم دەستت خۆشبی. زۆر سپاس مامۆستا پێشڕەو. زۆر سپاس. کاک دکتۆر ئەو سێ وەڵام بدەوە دوای مامۆستا سەنگەر پرسیارەکان تر وەردەگری. بەڵێ وڵا کاکتۆر جەنابەت ئاگادار بووی ئەو دووڕوونکردنەوە بوون زیاتر. بەڵێ پرسیار نەبوو ئەگەر تعلیقێک تێ لەسەریان. وەڵاهی بێگومان ئەو مامۆستایانە کە بەشدار بوون خۆیان بەرکەوتەی بواری پەروەردە و قوتابین دیارە هەموویان دانیان بەوە ناکە ترسەکە هەیە و جەنابی مامۆستا پێشڕەوە ئێستا باسی لەوە کرد کە زۆری قەبارەی معریفە و بڕیارهێدراوەکانی خوێندن وای کردووە کە ترسەکە زیاتر دروست بێ. زۆر ڕاستە من لەگەڵیانە. خۆش بێ. مامۆستا سەنگەر هەندێک پرسیاری چاتەکە دەتوانی وەرگری؟ دەنگت دێت. دەست خۆش بێ دکتۆر جان هەروە دەستخۆشی تایبەت بۆ جەنابی دکتۆر. پرسیار یەکە بەلایەن مامۆستا تریسک بەڵێ سڵاو دکتۆر بۆ هەڵبژاردننی ئەم بابەتە جوانە بەنسبەت پرۆگرام لە ئێستاە دوو وەرزە و بە شێوەیەک دانراوە کە بابەتەکان زۆرن وا لە مامۆستا دەکات گرنگی بە تێگەیشتن نەدات تەنها بە پێی ڕێنماییەکان پرۆگرام تەواو بکات. ئامەش دەبێتە هۆی ترس لای قوتابی چونکە لە بابەتەکە نەگەیشتووە. ئەوە پرسیاری یەکەم. پرسیارێکی دیکەش لەلایەن بەڕێزە چی دیکە بە ناوی ئافۆن دەڵێت مامۆستا بەئەرێک نەبێ ئەم دووبارەکەیتەوە پرسیارەکە. پرسیارەکەی ئەوەی یەکەم دەڵێت کە بەنسبەت پرۆگرام دوو وەرزە و بابەتەکان گەلێک زۆرن ئەوە وا لە مامۆستا دەکات کە گرنگی بە تێگەیشتن نەدا و تەنها بە پێی ڕێنماییەکان پرۆگرام تەواو بکات. ئەمە دەبێتە هۆی ترس لای قوتابی چونکە لە بابەتەکە نەگەیشتووە لە ئەسڵدا. ئەوە پرسیار یەکەم. پرسیارێکی دیکە دەڵێت تاقیکردنەوەی وزاری 100% هەڵبژاردنە. ئەمە تا چەند زانستی نازانم کەم تدانێ پەیوەندی بە بابەتەکەەوە هەبی چونکە زیاتر پەیوەندی بەوە هەیە. پرسیارێکی دیکەش وەردەگرم اینجا ئەگەر بتوانی وەڵام دێوە دکتۆر جان. پرسیارەکە دوای دەستخۆشی مامۆستا خانزاد دەپرسێت پرسیارێکم هەیە چۆن مامەڵە لەگەڵ ئەو قوتابیانە بکەین کە تەمەنیان گەورەیە لە پەیمانگاکان لە کاتی تاقیکردنەوە. وەڵام دەوە دکتۆر بەڵێ وڵای لە ڕاستیە بۆ خۆیان پرسیاری یەکەم ئەڵێ مامۆستاکان گرنگی بە تێگەیشتن نادەن بۆ خۆیان لەسەر بنەمای ڕێنمایەکانی وەزارەت لەسەر ئەزبەرکردن پەیڕەوەکەن و پرسیارەکانشان لەو بابەتەوەیە یعنی پرسیارەکانشان بە شێوەی لەبەرکردنەوەتە ناتوانن خۆیان پرسیارەکان جۆراو جۆر بکەن. ڕاستەکەی کاکتۆریمدا دەگەدارە ئێمە لە چەند کۆنفرانس و وەرکشۆپێکی وەزارەتی پەروەردە بەشدار بووین هەمیشە وتومانە ئەبێ تاقیکردنەوەکان بگۆڕێن بە پێی پرۆگرامەکان تاقیکردنەوەکان هەڵەن هەڵەیەکی ئەکادمی گەورەی پەروەردەین ئەو زانستانی کە ئێمە خوێندومانە هیچیان وا ناڵێن ئەم هەڵبژاردنانە لەگەڵ پرۆگرامەکە یەک ناگرێتەوە و هەر پرۆگرامێکیش جۆرێک لە تاقیکردنەوەی خۆی هەیە. لە ڕاستیە زانست ئێستا تاقیکردنەوەی زانست لەگەڵ بۆ نمونە کۆمەڵایەتی وەکو یەک وایە هەمووی هەڵبژاردنە. تاقیکردنەوەی بیرکاری وەرگرە لەگەڵ تاقیکردنەوەی زمانی عەرەبی وەکو یەکە ئینگلیزی لەگەڵ یعنی هەموو تاقیکردنەوەکان
یەک جۆر میکانزمی تاقیکردنەوەیان بۆ گیراوەتە بەرەکە ئەمە هەڵێکی گەورەیە لە ڕاستەیە بۆ پرسیاری یەکەم. پرسیاری دووەم وڵا مامۆستا ئەگەر پرسیاری دووەم سەبارەت بە تاقیکردنەوەی وزاری بوو کە سەداست هەڵبژاردنە پرسیاری کتاب ئاخۆمەت مامۆستا سەنگەر باسمان کرد تەبعاً ئەوە تاقیکردنەوەی وزاری وا ئەزانم بە پێی قسەی وەزارەتی پەروەردە بێ و جەنابی وەزیر یەکێک لە کۆنفرانسە نێودەوڵەتیەکانە خۆی باسی لەوە کرد کە بەنیازن وتویانە وتی ئێمە پێچوونەوەمان بۆ پۆلی نوا کردووە و پیاچوونەوە بە پۆلی 12 ئەکەین و ئەمە بە یەکجار نابێ ئەمە بکرێ ئەبێ وردە وردە قەناعەت بە هەم مامۆستا هەم قوتابی خوێندکارەکان بکرێ تاوکو جۆرا و جۆری تاقیکردنەوەکان دێنەوە. نازانم ئێمە زانستێکمانەیە بە ناوی پێوانەوە سەنگاندن نەیوتۆ بەس تەنها هەڵبژاردن بێ. مەڵتیپل چویس یەکێکە لە جۆرەکانی تاقیکردنەوەی زۆر باشی تاقیکردنەوەی بابەتی جۆرێکە لە تاقیکردنەوە گرنگەکان بەڵام هەموو تواناکان پێوانە ناکا. پێویستە وەکو جاران تاقیکردنەوە بێتەوە بە نووسینەکی تیابێ ڕاست و هەڵی تیابێ بۆشایی تیابێ وێنە کێشانی تیابێ هەموو ئەمانەوە ئەگا توانای ئەم قوتابی ئەم خوێندکارە دەرەکەوێ ئایا ئەم قوتابیە کە سەتی هێناوە ئەتوانێ بۆ نمونە وێنەی خانەیەکی مرۆڤ کێشێ ئەتوانێ وێنەی نەخشەیەکی جوگرافی وڵاتێکم بۆ بکێشێ بۆ بزانین سەتەیەنێ لە تاقیکردنەوەکانە کە ئەمە هەمووی لە هەڵبژاردن لە چەندانەیە گوای کردووە کە ئەمانە بەو جۆرەیە بێن. بۆ خۆم ساڵێک مەقالێکم نووسی سێ گریمانم تەڕح کرد لە مەقالەکە وتم لە ساڵی 2019 لە سەتی هەرێمی کوردستان لەسەر و 90 بۆ سەتی هێنا وتم ئەمە سێ گریمانە دەرناچێ ینی یەکێک لەوانە وتم ئەبێ قیاسی نەکرد بێ ئینەکان پێوانە ناکا پرسیارەکانی تاقیکردنەوە فعلەن وا بوو دوای چەند ساڵێک بڵین 2023 ئێمە گفتوگوی ماستەرنامەیەکمان کرد لە سلێمانی ماوە ئێستا ماستەرنامەکە ئەڵێ تەواوی تاقیکردنەوەی پۆلی 12 بابەتی مێژووی هەڵبژاردووە ئەو لە 5 ساڵە لە خولی یەکەم و دووەم هەمووی پێوانەی ئاستی یەکەمی بلۆمەکە کە هەمووی ناسینەوەی ئەمە بۆ یعنی کەواتە ئەو قوتابی کە سەتەیەنێ زۆر زیرەک نییە بەڵکو ئاستی پرسیارەکە نزمە. جا من گریمانی ترم کردبوو بۆ نمونە لەوانەیە جنریشنمان زۆر زیرەک دەرچوو بن ئەم جیلانە کە سەتەیەنن دەرکەوت یعنی پرسیارەکان ئاستیان بە جۆرێکی ترە نەک ئەوەی کە زۆر زیرەک بن قوتابەکانیە. بەڵێ دەستخۆش بێ دکتۆر جان. هەروە پرسیارەکەی دیکەی مامۆستا خانزاد دوای دەستخۆشی پرسیاری کردبوو چۆن مامەڵە لەگەڵ ئەو قوتابیانە بکەین کە تەمەنیان گەورەیە لە پەیمانگاکان بە تایبەتی لە کاتی تاقیکردنەوەکان. بەڵێ وڵای خۆی تاقیکردنەوە پەیوەندی بە گەورە بچووکەوە نییە خۆی استراتیژی وانەوتنەوە حەلی ئەو بابەتەمان بۆکە سەیمە استراتیژی وانەوتنەوەمان هەیە بۆ ئەوەی کە ئەگەر بە پۆلێکی جیاوازی تاکایەتی زۆر هەبێ لە نێوانیان ئەوانە بڵێنەوە ڕێگای خۆیمان هەیە ڕێگامان هەیە ئەو جیاوازیە ئەشارێتەوە و هەمووی بەشداری ئەکاوە کێشە هەموو وانەوتنەوەکەمان سەرکەوتووە بێ بەڕاهێنانیش ئێمە ئەوەمان کردووە سەلماندومانە لە کۆمەڵێک لە پەیمانگاکانە فعلەن ڕاستە زۆر ڕاستە یعنی هەمانە لە پۆلی نۆوە تەمەنێکی زۆر گەنجی هەیە هەشمانە بۆ نمونە ماوەیەکی زۆر دابڕاوە و یان فەرمانبەرە چۆتەوە بۆ ئەوێ بە ئیمتیحانی دەرەکی کردو و چۆتەوە بۆ پەیمانگا خوێنێ لە ڕاستی ئەم دوانێت لە تەنیشتەکە زۆر قورسە و ئەمەیان ڕەنگە ڕێنووسی تەواو نەبێ ئەمەیان زۆر توانای نووسینی نەبێ هەموو ئەمانە لە تاقیکردنەوەکانە ناتوانین جیاوازیان لێ بکەین کە تاقیکردنەوە ئێمە پێوانەکردنە وەکو تەرازوو وایە ئەبێ چۆن کیلۆیەک بە من ئەفرۆشی کیلۆیەکیش بە هاوڵاتێکی تر بفرۆشی بۆیە هەر کیلۆ تاقیکردنەوەکانمان ئەگەر کاتە بوو ئێمە باز لە ستانداردی تاقیکردنەوە بکەین پەیوەندی بەوە نییە تەمەنی گەورەیە یا بچووکە ئەبێ وەکو یەک بۆیان بێنریتەوە وەکو یەکیش وەڵام بن. بەڵێ دەستخۆش بە دکتۆر جان. من کۆمەڵێک کۆمنت دەپەڕێنم هەمویان دەستخۆشیە لە بەرکاتەکە بەڵام دەسمە سەر پرسیارەکەی مامۆستادەلان دوای دەستخۆشی دەپرسێت پەرێز دکتۆر کەریم بابەتێکی بەجێ بوو دەستخۆش بێ پرسیارێک بەڕای ئێوە پەیڕەوکردنی شێوازی تاقیکردنەوە و گفتوگۆی زارەکی بۆ هەندێک بابەت بە دیاریکردنی میکانیزمی گونجاو لە زانکۆ چۆنە وەک شێوازێک بۆ کەمکردنەوەی ترس لە کارکردنەوە
بەڵێ ئەوە پرسیارەکەیەتی. سڵاو بۆ دکتۆر ئەردەڵان برای بەڕێزمان. لە ڕاستیە خۆی کاکتۆر ئەردەڵان لە رووسیا تەواوی کردووە. ئێمە هاوڕێمانە بووە لە ئیتالیا تەواوی کردووە، دەرەوەمان بینیوە مامۆسایان، یعنی بەڵێ تاقیکردنەوەی زارێکی زۆر گرنگی پێدرێ، یعنی ئێمە هەروازمان لێناوە تاقیکردنەوەی زارێکی کاکتۆری ئیمداد پسپۆری زمانە، یعنی مەرج نییە بەستەنها بۆ زمان بێ، تاقیکردنەوەی زارێکی بۆ ئێمە گفتوگۆی ماستەر و دکتۆراکەین تاقیکردنەوەی زارێکیە. ئێمە توانین بۆ بابەتە کۆمەڵایەتەکانی ژەوانە بکەین، ئێمە توانین بۆ زۆرێک لە بابەتەکان تاقیکردنەوەی زارێکی بێنینەوە و برێوی پێ بدەین. لە ڕاستیە لە وڵاتەکانە تاقیکردنەوەی زارێکی توانای ڕاستەقینەی تابی پیشان ئەدا، ئەو ترس و درە ڕاوکێ نایاڵێکە لەسەر وەرەق و قڵەم هەیەی، یعنی وەرەق و قڵەم یەکێکە لە گەورەترین مەترسیەکان لە وڵاتی ئێمە لەبەرەوەی هەر بۆمان ماوە. ڕاست مامۆستاگەرگە ڕخسەتە بێ مەجموعەیەک لە مێژە دەستیان بەرز کردێتەوە، ئەگەر دوو پرسیار سێ پرسیار لەوانیش وەرگرین. مامۆستا لەیلان، مامۆستا لەیلان، دوایی مامۆستا عەبدوڕەحمان. مامۆستا لەیلان فەرموو. سڵاوتان لێبێ مامۆستایانی بەڕێز. دەستخۆشیت لێ دەکەم کاک دکتۆر، بابەتێکی گرنگ و بەجێ بوو. پرسیارەکەم ئەوەیە کاتێک باسی چۆنیەتی پرسیاردانانت کرد لەلایەن مامۆستاوە بۆ قوتابیان، ئەو جۆرە پرسیارەی کە جەنابەت باست کرد بۆ نمونە باسی جوگرافیای هەرێمی کوردستان بکە، مامۆستا ناتوانێت وەڵامی پرسیارەکە لەلای خۆی ئامادە بکات ئەگەر قوتابی وەڵامەکانی بەو جۆرە بێت بە پێی وەڵامی مامۆستایەکە کە داینایە، ئەو کاتە بتوانی هەڵسەنگاندن بۆ قوتابیەکان بکات. لەبەرەوەی قوتابی زۆر جاران بە تایبەتی لە زانکۆ داوای پرسیاری فکری دەکا، ئەو بۆیە ئەمن پێم باشە مامۆستا وەڵامی پرسیارەکە ئامادە بکات، اینجا هەڵسەنگاندنی بۆ بکات بەپێی ئەو وەڵامەی کە مامۆستا داینایە. ئەو جەنازام ئەو ڕێیە تا چەند گونجاوە مامۆستا بەکاری بینی. زۆر سپاس. زۆر سپاس مامۆستا. دکتۆر فەرموو. خۆی مامۆستا من مەبەستم لە بۆ نمونە تۆ گەبڵی باسی جوگرافیای هەرێمی کوردستان بکەمە پرسیارێکی هەڵەیە. بۆ هەڵەیە؟ لەبەرەوەی تۆ پرسیارەکە ئەگەر وەڵامەکەشی دیاری بکەی ڕەنگە ئەمە بەنسبەت تۆ ئەم وەڵامی ئەمە ڕاست بێ. ئەمە پرسیار ئەبێ من کە ئێستا وتم هۆکارەکانی دیاریکردنی ڕێگەکانی وانەوتنەوە چییە؟ ئەم هۆکارەکانی دیاریکردن ڕێگای وانەوتنەوە نابێ من بە میزاجی خۆم بێ، ئەبێ کەوتم لای کاکتۆری ئیمداد هەرەوە بێ، لای دکتۆر عایش زەیتون لە ئوردن وا بێ، لای کەسێکی تر لە ئەمریکا وا بێ، یعنی هیچ پەیوەندی بە شتێکە ستاندارد بێ. یعنی هەنێک پرسیاری قیاس ناکە، تۆڵی باسی ئەمەم بۆ بکە، ئەگەر تۆ وەڵامەکەشی بنووسی ڕەنگە لای مامۆسایەکی تر بڵێ ناخێر ئەتوانین ئەمەش باس بکەیت، بۆیە پێوانە ناکرێ. ئەبێ تۆ بڵێ باس لە تۆپۆگرافیای هەرێمی کوردستانم بۆکە لە ناوچەی نیمچە شاخە. ئەمە پرسیارێکە ڕەنگە لە مەلزەمەکەی تۆ لە کتێبەکەی تۆ بەرچاوی قوتابێک کەوتی بێ و قیاسیش ئەکات، تۆ توانی باسی ئەوەی کرد بێ نمرەی خۆی وەرەگرێ، ئەگەر باسی نەکرد بێ نمرە وەرە. دەستت خۆش بێ. مامۆستا عەبدوڕەحمان فەرموو. مامۆستا عەبدوڕەحمان. شەو باش. پرسیارەکانتان کورت و پوخت بکەنەوە بۆ زۆرترین کەس بەشدار بێ. فەرموو. دەستان خۆش بێ. وڵا پرسیارەکان زۆرن بە حکمی ئەوەی بابەتەکی گرنگە و بابەتەکی مهمە لە قوتابخانە، ئەوەش وەکو مامۆستا هەموەکو بەڕێوەبەری قوتابخانە پرسیارم هەیە و بە حکمی ئەمە دەنا و وەزەکەی دانەدەنا و بە تایبەتی لە قوتابخانەکان و لە بنەڕەتیەکاندا. بەڕێی من ترس و دڵەڕاوچێ هۆکاری سەرڕەدانی ترس و دڵەڕاوچێ لای قوتابی و نەهێنانی نمرە هەم مامۆستانی گەرانەکە هەم قوتابی. زیاتر ئەمە لێرانمە بەسن قوتابیە، بەڵام مامۆستاش وەکو ئەوی هاوتاییە، بەڵام نیگەرانی قوتابی لێرمە بەس ئەوەیە بۆ دروستنەوە و دڵەڕاوچێ ترس پێویستە قوتابی سەرەتا بە درێژایی وەرزیانی خوێندن کاتەکەی دابەش بکات، چونکە زۆر زارویە قوتابی ئەو ڕۆژێکە تاقیکردنەوەیە کە یان ڕۆژێک پێشتر ئەو کاتێ دەست بە خوێندنەکە ئەو کاتەی فشارێکی زۆرە لە خۆیە کات و هەم مێشیمان دێ بوو هەم دڵڕاوکێکی زۆری لێ دروستە بی، پێویستە کاتەکەی دابەش بکە لێرانە و مەبەستم لە دڵڕاوچێ و ترسە. بەڵام پرسیارێکم لە دوو پرسیارم لە دکتۆری هەیە. پرسیار یەکەم ئەوەیە ئایا پرسیاری داخراو تا چەند زانستیە؟ ئایا ئەگەر زانستی بی چۆنە، ئەگەر نازانستی بی چۆنە، ئایا تا چەند مێشتی قوتابی قوفڵ دەکات؟ چونکە وەکو دەزانین پرسیاری داخراو سنووردارە کورتە. ئەوە پرسیارێکم. پرسیاری دووەم هۆکاری
سەرەکی باسکردن کە دکتۆر زۆر پێداگیری کرد لە پێوانە و هەڵسەنگاندن ئایا پێوانە لۆ مامۆستای کە قوتابی هەڵەسەنگینی باشتریان پێوانەکردنی پێشی لۆ بکە کامە یان هەردووشان پێکەوە هاوتاییەکن دەستان خۆش بی دکتۆر لێرە دەست خۆش مامۆستا عەبدوڕەحمان زۆر سپاس فەرموو دکتۆر جان کاک تۆرگان وەڵام مامۆستا عەبدوڕەحمان دەستی خۆش بێ باسی لە دابشکردنی کات کرد بۆ ئەوەی قوتابی بخوێنێت پرسیاری داخرا و زانستیە باڵێ پرسیارێکی داخرا و جۆری پرسیاری بابەتیە و ئەتوانرێ بوترێتەوە دوو جۆرمان هەیە جۆرێکمان هەیە بۆ نمونە بۆشاییە جۆرێکمانێ پرسیارە یعنی بۆ نمونە ئەڵێ بۆ نمونە شتێک چییە بۆ نمونە پێناسەی مێژوو چییە ئەمە پرسیارێکی داخراوە ئەگەر ئەوە بکە بڵێتەوە ئەوە تەواوە یان جاری وا هەیە بۆ نمونە ئەڵێ پێناسەکە ئەکا ئەڵێ هیچیە ئەم پێناسە هیچیە ئەوە هەردوو جۆرەکان ئەتوانرێ بەکاربێنرێ و پرسیارێکی زۆر زانستیە و هیچ کێشەیەکی نییە بەڵام نابێ هەموو پرسیارەکانمان ئەو جۆرە بێت وەکو وتمان پرسیارەکان هەمووی هەرێکی توانایەک پێوانەکە ئەبێ ئێمە پرسیارەکانمان جۆراوجۆر بێ بۆ ئەوەی تواناکانیشمان هەموو توانە جۆرە و جۆرەکان پێوانە بکە هۆکاری پێوانەکردن بۆ چییە بۆ خوێندکە بۆ قوتابەکەیە یاخود بۆ مامۆساکەیە بۆ پێوانەکردن بۆ پرسیارەکەیە ئێمە ئەبێ ئەو قسەی کە ئەیکەین وەکوتم وەکو کیلۆی بەقاڵەکە بێ ئەبێ یعنی نەکەم بێنە زا بێ وەکو خۆی قیاس بکە بۆیە هەر پرسیارێک ئێمە ئەوتمان لە ئاستی زانکۆشە ئێمە هەڵە لە دانانی پرسیارەکەین دەڕاستێ دەست خۆش بە مامۆستا گەر هەندێک پرسیاری چاتەکە وەرگرە و دوای دوو کەسی تر دەستیان بەرز کردێتەوە ئانی جۆر دەگری دەست خۆش بێ دکتۆر جان من دەستمەسەر پرسیارەکەی مامۆستا سازان دوای دەستخۆشی دەپرسێت کاتێک قوتابی ئەڵێت من زۆر ئەخوێنم بەڵام ناچێتە مێشکم یان بیرم ئەچێتەوە ئایا ئەمەش پەیوەندی بە ترسەوە هەیە ئەگەر بێن پەیوەندی بە ترسەوە نەبێت کایە چارەسەر چیە بەڵێ وڵا مامۆستا سازان تەمان ئێمە لە هۆکارەکانی ترسا باسی ئەمەمان کرد ئەڵێ بیرم نامێنێ زۆری ژەخوێنم دیارە خوێندنەکەی بە گوێری پێویست نییە ئەبێ مامۆسا ئەبێ زۆر تاکید لەسەر ئەمە بکاتەوە بەداخەوە ئێمە مامۆسایانی ئێمە مامۆسایانی جیلی پێشوو لە ڕاستیا بەردەوام باسییان لەواکە چۆن بخوێنین ئێمە ینی ئەویش کاتێکی تایبەتی ئەوێ وبنارێکی تایبەتی ئەوێ سمینارێکی تایبەت چۆنێتی سعیکردن تەکنیکی تایبەت بەخۆی هەیە بۆ سعیکردن و ئەمە ڕەنگە بڕوا بەخۆ نەبوونیش هۆکارێک بێ بۆ ئەمە بۆ ئەم مناڵە بۆ ئەوە بترسێ ئەمە ئازانین هاوڕەکانمان زۆریان هەر لەسەر تاقیکردنەوەکان وازیان هێناوە لە قوتابخان فەرموو مامۆستا بەردەوام بە بەڵێ دکتۆر جان پرسیارێکی دیکە لەلایەن مامۆستا دینا پرسیارێکی جوانە دەڵێ ئایا پێشکەشکردنی سیمینار و دەربارەی ڕەوانەوەی ترس لە تاقیکردنەوەکان بۆ قوتابیانی پۆلی پێنجەم و شەشەم کە تەمەنیان لە نێوان 9 بۆ 11 ساڵە سوودی دەبێت بەڵێ مامۆستا سەنگەر بێگومان مامۆستا دینا ئەو ئەمەی کە ئێمە لێن مەبەستمانەوەیە مامۆساکانی بە تایبەت پەروەردە بڕۆنەوە بە تەلەبەکان بڵێن بە قوتابەکان بڵێن تاقیکردنەوە هیچ نییە جگە لەوەی کە خوێندومانە بزانین تا چەند بیرت ماوە بزانین تا چەند ئەیزانی بزانین تا چەند تێگەیشتویت جا ئەمە زۆر زۆر گرنگە بە تایبەت لە قۆناغی وەکوتم بنەڕەتیە ئەم ترسە زۆرتر ئەبێت تاوکو تەمەنی 11 بۆ 12 ساڵان نەبێتەوە تەنانەت وەزارەتی پەروەردە بۆچی قۆناغی پۆلەکانی 1 و 2 3 باسنە یەکەم هەروازی لە تاقیکردنەوەکان هێناوە لەبەر ئەو ترسێ وەکو مامۆسایان وتیان هەندێکیان تووشی هەر نەخۆشی بوون بۆیە زۆر گرنگە مامۆستا دینا سمینار بکە لەسەر ئەم بابەتە و هەر ئەم سلایدانی ئێمە کاکتۆرە لێ دوای شەیریەکەن لەگەڵیانەوە بەسەر مامۆستا شەوبۆ وەردەگرم مامۆستا شەوبۆ دوایش مامۆستا کاوێس فەرموو مامۆستا شەوبۆ مامۆستا شەوبۆ فەرموو ئەم کاتتان باش زۆر سپاس دەستان خۆش بێ تەوەرێکی زۆر زۆر گرنگ بوو لەم کاتەیە دەست خۆش بۆ مامۆستای بەڕێز بەڵام یەک شت مامۆستای بەڕێز ڕوونی کردۆ من زۆر لەگەڵ ئەوەیان نەبووم
بۆ نمونە کە ئەڵێت کەسێک تەمەنێکی بچووکی بۆ نمونە پۆلی 12 یەکێک تەمەنێکی ئاسایی پۆلی 12 هەبێ 18 ساڵ بێ لەگەڵ خوێندنی ئێوارانەکان ئەوانەی کە دابڕاون کە خوێندکار هەیەتیایە 40 ساڵە 45 ساڵە 50 ساڵە چکەم خۆم لەو بوارەیە ئیشەکەم بەڕای من دای مەقسە لە سەرماکەم بەس بەداخەوەی ئەوەیە هیچ شتێک نییە بە دوواداچوونێ گوێگرتن نییە قەت من لەگەڵ ئەوەیانیم ئێستا امتحانی وزاری باسەکەین چونکە وزاری ئێستا بۆتە نەخۆشیەک لە هەموو شوێنەکان لە هەموو ماڵەکانە من قەت لەگەڵ ئەم امتحانە وزاریانیم بۆ مناڵێک کە دایک و باوکی هەموو سەرە سەعاتێک ئاوی بۆ هێنێ خزمەتی ئەکا لەگەڵ مناڵێکە کوڕێکە کچێکە تەمەنێکی ڕۆیشتووە بە حکمی سیاست بوو بێ لایانی کۆمەڵایەتی بوو بێیان لایانی مادی بوو بێ کە هەتاوەکو لە پێنجی بەیانیەوە لە ئیشە هەتاوەکو پێنجی ئێوارەیەتە مەکتەبەکە ئەخوێنێ حسەی کەمترە لە چاو ڕۆژە هەمان منهجە بڕوا بکە مامۆستا خۆزگە مادام لەو بوارەیە ئیشەکەی ئێمە ئەنجاممان لەم سیمینارانە ئەکیدم خاستان ئەم مێگا پلات کە وەکو بزوتنەوەیەکی ڕۆشنبیری وایە من دایمەن وتومە خۆزگە بتوانین شۆڕشێک بەمە دروست بکەین لەم کاتەیە من دایمەن لەگەڵ ئەوەیە بووم خۆزگە بە ڕێزیشتان بە دوواداچوونێککەن لە بەرەو پێگەیە خاص ئیشەکەن کە ئەبێت و پێویستیشە 100% کە خوێندنی ئێواران ئەوانەی کە دابڕاون کە تەمەنیان زۆری فەرقە لەگەڵ ڕۆژە نە ئەبێ هەمان منهج بێ نە ئەبێ هەمان ئیمتیحان بێ و ئاخر شتیشم ئەوەیە خۆزگە مامۆستا ئەگەر هەموو هەفتەیەکیش بێ بڕواکە هەر کاتێک ئەبێ گوێت لێ بگیرە ئەوانەی کە لەم بوارە ئیشەکەن خاستان مامۆستانی زانکۆ ئەوانەی کە توێژلێرن بە معنای کەلیمە بتوانن لەسەر لایەنە نەرێنیەکانی ئەمانە قسە بکەن چونکە بەڕاستی ئیمتیحانی ئێستا تەنها لە کۆڵکردنەوەیە من دایمەن کە ئەچمە هەر پۆلێکمەوە ئەڵم چینێکیش شەهادەداری نەخوێنەوار بەڕێوەیە بڕوا بکە مامۆستا ئەم ئیمتیحانی کە ئەڵێن هەم هەڵبژاردنە خۆزگە هەموو یعنی بە ئەم ساڵ هەمووی لەسەر ئەوە بێ تۆ بڵێ هەرنێنە سەرخەت لەگەڵمانانە بن ئەمانەی کە لێرە ئیشەکان دکتۆر هیمداد و ئەو جەماعەتی کە لەگەڵیان نمونەتان زۆر بێ بەڕاستی نەچنە ناوەندەکانی خوێندن هەز بەمە ناکەن تەلەبەکانی ئێمە بەس شتەکان لەبەرئەکەن بۆیە مامۆستا هیوادارم ئەگەر ئەڵێ هەمان بۆ هەر تەمەنێک بێ گەورە بێ بچووک بێ ئیمتیحان هەمان ئیمتیحان هیوادارم من بە هەڵە تێگەشتم لەبەرەوەی بەڕێزیان کەسێکن بەڕاستی دیارە کەسێکی شارەزا و لێ هاتوون چونکە من لەگەڵ ئەوەیانیم چونکە فەرقی تەمەن زۆر دەوری ئەبینێ و هیوادارم ئیشەئەڵڵا ئەم سیمینارە وەکوانی تری شەڵا دەرئەنجامێکی باشی هەبێ و ئیمتیحانات دوور بخێنەوە لە هەڵبژاردن زۆر سپاس مامۆستا شەوبۆ لە سلێمانیەوە لەگەڵمان بوویت سپاس بەڵێ دکتۆر تعلیقێک تێ لەسەرەوە گەنە مامۆستا سەنگەر تر وەگری مامۆستا شەوبۆ دەستی خۆش بێ بەس ئەوەی کە من مەبەستمە پێوانەوە سەنگاندن تعامل لەگەڵ کەستا ناکە تعامل لەگەڵ مامەڵەی ئەو لەگەڵ بابەتایە لەگەڵ یعنی من تەنانەت بۆ نمونە پێدانی نمرە بە کەسانێک کە حسابێکی تایبەتیان بۆ بکرێ لە ڕووی پێوانەوە سەنگاندنەوە زانستی نییە زانستی پێوانەوە سەنگاندن تعامل لەگەڵ بابەتە ئەکا ئەو بابەتی کە هەتا ئەبێ چۆن بهێنرێتەوە یاواتە گەورە بچووک پەیوەندی بە تۆ مۆڵەتی شۆفێری کە ئێمە دەریێنین پرسیارەکانی بەقاڵێک و دکتۆرای بۆکو یەک نییە هەروەکو یەک وایە ینی بۆیە پرسیار جیاوازە لە پرۆگرامی خوێندن ئەوانی کە تەمەنیان گەورەیە خوێندنی خێرا هەیە ئێمە گەر کات نییە باسی ئەوە بکەن بۆچی خوێندنی خێرا هەیە و بۆچی گرنگە خوێندنی خێرا 2 ساڵ بە ساڵ لەگە بڕێ پرۆگرامێکی تایبەت بەخۆیانیان هەیە لەوێ ئەتر ڕەچاوی ئەوان ئەکرێ ڕاستە لەگەڵ یام وەکو گەنجەکە کاتی نییە بۆ سعیکردنوانە بەڵام لەبەرەوەی قۆناغەکە بابەتە زانستیەکان یەک بابەتن پێویستە وەکو ئەو بیزانێ و پێپەڕێ بەڵێ دەست خۆش بێ دکتۆرجان دوا پرسیار کە لە کۆمنت کرابێت بەڕێزێک بە ناوی تریسێک پرسێتی دکتۆر ترس لە تافیکردنەوە دەکرێت ببێتە ترسێکی گەورە بەڵێ جا بێگومان خۆی ترسی بچووک خۆی ترس سەرکێشە بۆ فۆبیا ئەوانەی مامۆسایانی دەرمزانی ئەزانن کە فۆبیا دروست بوو یعنی ئیتر نەخۆشیێکی دەرونیە و ئینسانە لە هەموو جار لەو شتا ترسێ کەسێک وەتەنانەت ئەگەر فۆبیاش گەورەتر بوو و ئەگاتە ترۆما ئەوەی ئیتر بۆ نمونە کەسێک بە لە شتێکا شکستێنە ئینسانی وا هەیە ڕەنگە لەبەر تاقیکردنەوەکان چەند جارێش دەرنەچوو بێ و شکستێ ناوێ ئێستا هەر لقی لەم قوتابخانە هەر باسی بکەی ڕەنگە ترسەکەی بۆ بێتەوە
بۆیە بە بەردەوام بوونی ئەم ترسە ئێمە مەبەستمان بوو لەم وێبنارە باس لەوە بکەین کە ترس نابێ ئێمە بێڵین بەپی توانای خۆمان تەمانسە من ماوەکو مامۆسایەکی زانکۆ ئەتوانم لەگەڵ قوتابی خوێندکارەکانی خۆمە ترسیان بڕەوێنمەوە لە بابەتەکەی خۆمە. دیکتۆرجان دەستخۆش بێ هێشتا پرسیارێک چەند بەرەزێک دەستیان هەڵبریوە من بە پێی ئەو ریزبەندیە مامۆستا ئیسماعیل وەردەگرم. مامۆستا ئیسماعیل فەرمووی ئێستا دەتوانن قسە بکەن. بەڵێ مامۆستا ئیسماعیل دەتوانن مایکەکەتان بکەنەوە قسە بکەن تکایە. بەڵێ لێبێ کاک دکتۆر دانک هەیە؟ بەڵێ بەڵێ فەرموو. دەسا خۆش بێ کاک دکتۆر هیمداد دەستخۆشی لە کاک دکتۆریش دەکەم. دیارە بابەتەی کە پێشکەشی کرد بەڕاستیەوە کە پەیوەندی بە تاقیکردنەوەکانە کاتەکەی دەتوان بڵم کات و تەوقیتەکەی زۆر باش بوو لەبەرەوەی نزیک بووینەوە لە تاقیکردنەوەکانی کۆتایی وەرزی یەکەم لە وەزارەتی پەروەردەوە تاقیکردنەوەی فایناڵی زانکۆکانیش پێما بە کاتێکی زۆری نەماویش لە مانگی یەکدا ئەنجام دەدرێت. دیارە ئەو کاتێک کە هەڵتامژات بۆ پێشکەشکردنی ئەو وێبنارە بەڕاستی کاتێکی زۆر گونجاو بوو. دەستان خۆش دەکەم دەستخۆشتان لێ دەکەم و دەستخۆش لە کاک دکتۆری دەکەم کە بەڕاستی هەم هۆکارەکانی خستنە ڕوو هەم چارەسەرەکانیشی خستنە ڕوو. من ئەگەر وەکو سەرپەرشتیارێک لە وەزارەتی پەروەردە ئاماژەبان لێشت کەم ئێستا لە زۆربەی ناوەندەکانی خوێندن ئێمە توێژەرمان هەیە. بەشێک لەو توێژەرانە ڕاستی پێش دەستپێشی تاقیکردنەوەکان جا هەم بیستیەکە هەم شەستیەکە سیمینار بۆ قوتابیان و خوێندکاران دەکەن لە قۆناغی بنەڕەتی لە قۆناغی ئامادەی سەبارەت بە ڕەوانەوەی ترس لە تاقیکردنەوەکان و ئاشناکردنی قوتابیان بۆ چۆنێتی خۆ ئامادەکردن بۆ تاقیکردنەوەکان کەەوە شتێکی باشەوە. من داوا لە کۆی توێژەرەکان دەکەم کە لە وەزارەتی پەروەردە کار دەکەن بەڕاستی ئیش لەسەر ئەوە بکەن کە هاوکاری قوتابیان من لەوەی کە چۆن ترس لە تاقیکردنەوەکان دەڕەوێنەوە ئامادەیان بکەن کە چۆن بەرەو پیری تاقیکردنەوەکان بچن و سەرکەوتوو بن لە ئیشەکاندا. وەڵام لێرە لە خەڵک کە دەمەوێت گرنگی پێ بدەین و ئاماژەی پێکەمیش ئەوەیە کە من پێمە بە زۆری قوتابی کاتێک کە دڵنیانە لە شێوازی پرسیارەکانی مامۆستا ینی نازانێت ئەو مامۆستا شێوازی پرسیارەکانی چۆنە یان زۆر جار هەست دەکات کە مامۆستا بەڕاستی میزاجیان بڕیاردە لەسەر دابشکردنی پێدانی نمرەکە بە تایبەتێکە پرسیارەکان پرسیاری مەقالی بێ. ئەو پرسیاری مەقالی خۆتان دەزان کە زۆر جار هەیە ئەوە نییە وەکو هەڵبژاردن نییە کە قوتابیەکە ڕاستەخۆ بزانێت کام وەڵامی ڕاستە. زۆر جار مامۆستا کە وەڵامەکە بە قەناعەتی خۆی نەبیان بەو شێوازە نەبێتەوە بڕوای پێەتی نمرە نادا بە قوتابی. ئەوە زۆر جار هەیە کە بەڕاستی ترس لە قوتابی دروستەکە بە زۆری لە زانکۆکان تەبان زیاتر لە زانکۆکان بەڕاستی شێوازی مەقالی ئیشی پێ دەکرێت و دەنان لە قوتابخانەوە. وەڵام من ئەو ڕوونکردنەوەانەمە بەس یەک پرسیارم لە کاردکتۆری ئەویژەوەیە کە شێوازی پرسیارەکان تا چەند کاریگەری هەیە لە سەرکەوتن یان لە مەبەستم پێ لە باشبوون یان لە خراپبوونی قوتابیە لە تاقیکردنەوەکاندا ئەنی شێوازی پرسیارەکان تا چەند ڕۆڵ دەبینیە کە کاریگەری هەبێتەوەی کە قوتابی سەرکەوتوو بیان قوتابی سەرکەوتو نەبێت لە تاقیکردنەوەکاندا و دووبارە دەستخۆشتان لێ دەکەم. مامۆستا سەنگەر دەستخۆش بێ مامۆستا ئیسماعیل ئێمە باسمان کرد بێگومان هۆکارێکی ترس شێوازی تاقیکردنەوەکانی مامۆستایە بۆ ڕەوانەوەی ترسەکەش جۆرا و جۆریکردنە لە شێوازی پرسیاردانانە یعنی ئەگەر بێت و ئێمە پرسیارەکانمان جۆرا و جۆر بێ هەم مەقالی بێ هەم بابەتیەکان جۆراکانی بابەتی بێ ڕاست و هەڵە بێ گەیاندن وێنە کێشان بۆ نمونە دروستکردنی وێنە نووسینەکی هەمووانی تیابێ یۆگومان ئەبێتەوەی ڕەوانەوەی ترس ئەوە بە دڵنیاییەوە و لە پیاوانەوە سنگاندنا زۆر بەڕوونی ئەومان پێڵێ لەبەرەوەی تواناکان دابش بوون بەسەر دابێکانمانە ئەبێ ئێمە پرسیارەکانشمان جۆرا و جۆر بێ. دەستت خۆش بێ مامۆستا سەنگەر کەسی تر ماوە چکە کاتەکەمان بەڕاستی تەواو بووە. دکتۆرجان دەستی تۆش خۆش بێت لە کۆمنتەکان هیچ پرسیارێک نەمەوە بێ هەر بەڕێزێک پرسیاری ماوە دەتوانێت دەست هەڵبڕێیان بنووسێت. دەستت خۆش بێ ئەوڵا لەبەر تەوابوونی کاتەکە دەزانم ئەو بابەتە قسە زۆر هەڵدەگرێ زۆریش ماوە بەڵام بۆ ماوەکەمە دەستی کاک دکتۆر خۆش بێ زۆر زۆر سپاس بۆ پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر کەریم کە زۆر بە جوانی هەم بابەتی
ترسەکە و چۆنێتی دروستبوون و هۆکارەکانی دروستبوون و هەمیش میکانیزمی ڕەوانەوەی ئەو ترسەی باس کرد لە ڕەهەندی جیاجیاوە هەم لە لایەنی قوتابی خوێندکارەکەەوە هەم لە لایەنی ڕۆڵی دەوروبەر و ژینگەی ماڵەوە یان ژینگەی هاوڕێیەکانی هەمیش لە ڕووی مامۆستا و چۆنێتی پرسیاردانان و تەنانەت کاتەکانی پێش تاقیکردنەوەش کە ڕۆڵی زۆر کاریگەری ڕاستەوخۆ و گرنگی هەیە لەسەر ئەو دروستبوونی ئەو ترسە. ئێمە بە ناوی ئەکادمیای مێگامایند زۆر سوپاسی دکتۆر دەکەین. دەستت خۆش بێ کاک دکتۆر، ببورن لە هەر کەم و کوتێکە بێ. زۆر سپاس مامۆستا سەنگەر بۆ هەموو ئامادەکاریەکان، سپاس بۆ ئێوەی بەڕێزش کە ئەوە کاتژمێرێکونیوە لە کاتی خۆتان بەو دۆخە سەختە گرتوتەوە بۆ ئەوەی ئامادە بن لەوێ بینارێک بۆ ئەوەی هەم خزمەتی باشتر بە قوتابیان و بەنەوەکانی داهاتوش بکەن کە ئەوە مای خۆشحاڵیە کە کەسانی وەکو ئێوە ئامادەن بەو شەوە لە کاتی ئیستراحەتی خۆیان بگرنەوە. کاکتۆر ئەگەر وتەیەکی کۆتایی هەیە فەرموو. سپاس بۆ هەموو لایەک سپاسانەکەم بۆ ماوە گویان لێ ئێمە بوو. سپاس بۆ ئێوە کاکتۆرگیان، شەوتان شاد. دووبارە زۆر سپاس. لە زووترین کات بەڕێزان ئەگەر دکتۆر سلایدەکان دوای لەگەڵ ئەمە شێر بکەی ئەوانی پێویستە بە ترسنەک ئەوەی علاقەی بە دانانی پرسیارەکە نەبی ئەوان لادەی بۆمان بنێری. ئەمە لەگەڵ تۆمارەکە بڵاوی دەکەینەوە بۆ ئەوانەشی کە دەرفەتیان نەبوو لەگەڵمان بن دەتوانن دوایی تۆمارکراوەکە ببیستنەوە. لەگەڵمان بن لە هەفتەکانی داهاتوو لە مێگامایند پلەسەوە لە خزمەتتان دەبین بۆ بابەتی باش و بەسوود و بابەتی هەنووکەی. دووبارە کاتێکی خۆش لە بۆ هەموو لایەک و شەوتان شاد. ڕخسەتی هەموو لایەک کۆبنەوەکە کۆتایی پێدێن. خاتان لەگەڵ.